من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. سرتا زۆر دەستخۆشی لەو برایانە دەکەم کە ئەستان بە ئەنجامدانی ئەم گردبوونەوەیە یا ئەم دیدارە یا ئەم خولاگە ناوی لێ بنین خول دەستیان خۆش بێەوە بابەتێکی زۆر باشیان ئامادە کردو بۆ ئەوەی بەیەکەوە دەردەشەیەکی بکەین و گفتوگویەکی دەربارەوە بکەین و منیش بەش بە حاڵی خۆم بێ ڕای دەستخۆشی سوپاسیان دەکەم و ئینشاءڵڵا بەیەکەوە ئەو ساعت و نیوەی کە دانراوە بۆ باس و خوازکردنی ئەم بابەتە گفتوگویەکی هێمنانە و گفتوگویەکی علمیانە و زانستیانەی ئەو بابەتە دەکەین بۆ ئەوەی تەشخیص و دەستنیشانی بکەین لە شوێی ژیانی ڕۆژانەماندا پێویستمان بەو بابەتە هەیە و گرنگی ئەو بابەتە لەسەر کار و کردەوەکانی ڕۆژانەی ئێمە و لەسەر بەرەنجام و نەتیجەی کردەوەکانی ئێمە چی دەبێ و چۆن دەبێ. ئەلبەتە بابەتی کارژێڕی زۆرێک لە زانایان و عولەمایانی بواری ئیدارە باس لەوە دەکەن عیلمە، ئیدارە عیلمە. هەندێکیش دەڵێن نا عیلم نییە، فەنە، هونەرە. ئەگەر عیلم بێت چییە، ئەگەر فەن بێت چییە و ئەگەر هەردووشیان بێت چییە. ئەلبەتە بۆ ئێمەی موسڵمان ئەگەر عیلمە هەر زەڕورە، ئەگەر فەنە باسی مداراتە، باسی فێربوونە لە ڕێگەی ئەزموونەوە، باسی کۆمەڵێک مەهارات و لێهاتوویە، هەمدی زەڕورە. زەڕورەتی علمی ئیدارە لەکوێوە بۆ ئینسانی موسڵمان دەردەکەوێ؟ وەختێک وەزیفەی ئینسانی موسڵمان لەسەر گۆی زەوی تەشخیص دەکەی، علمی ئیدارەش تعریف دەکەی، دەبینی ئەو وەزیفەیە بەبێ ئەو عیلمە ناکرێ. ئەگەر وەزیفەی ئینسان لە ڕوانگەی قورئانیەوە لەسەر ئەرز وێنا بکەین، بریتە لە خلافەی خوددا لەسەر زەوی. خلافە هەموو مفەسیرین لەسەر ئەوە متفقن، مانای دووشتە. یەکیان عیمارەة الئەرض وانە و تەزکیەة النفوس، ئەوە خلافەی ئینسانە لەسەر زەوی، خلافەی خوددا کە ئینسان دەیکا لەسەر زەوی بریتە لەو دووشتە، عیمارەة الئەرض و تەزکیەة النفوس. ئەو دووە بە ئیستیلاحی ئەوڕۆ، بە ئیستیلاحی سەردەمی خۆمان پێی دەگوترێت بینای شارستانیەت، بینای حەزارەت. وەختێک ژیان ئاوەدان دەکەیتەوە، ناخ و دەرونی ئینسانەکانیش ئاوەدان دەکەیتەوە، واتە دروستکردنی حەزارەتێکی ئینسانی. ئەلبەتە دەگە بە تەنیا عیمارەی ئەرز بێ یعنی هەر حەزارەت، وەکەوەی حەزارەی غەربی. بەڵام لای ئێمە خلافەی ئینسان لەسەر زەویە دووشتە، عیمارەة الئەرض و تەزکیەة النفوس. یعنی حەزارەیەک، بەڵام حەزارەیەکی ئینسانی، هەم دنیا هەم سەرگۆی زەوی تایە ئاوەدان بێ، هەم ناخی ئینسانەکانیش تایدا ئاوەدان بێ. ئەگەر ئەوە وەزیفەی ئێمە ئینسانی موسڵمان بێ، بریتی بێ لە دروستکردنی حەزارەتێکی ئینسانی لەسەر دنیا، ئەوە ئەو عیلمەی کە حەزارەتی پێبینا دەکرێت بریتە لە علمی ئیدارە. هەموو عولەمای ئیدارە متفقن علمی ئیدارە ئەساسی و کۆڵەگەی دروستکردنی حەزاراتە. بۆ چونکە علمی ئیدارەی موجتەمەعیە، گردبوونەوەییە، یعنی ئەو علمەیە کە ئینسانەکان بە کۆمەڵی ئیدارە دەدا. علمی ئیدارەدانی ئینسانەکانە بە کۆمەڵی، یا علمی موجتەمەعیە. حەزارەت بەبێ موجتەمەعی دروست ناکە، حەزارەت بە فەرد دروست ناکرێت، حەزارەت لە موجتەمەعەوە دروست دەکرێت، لە کۆی مرۆڤەکان دروست دەکرێت. هیچ حەزارەتێکت بیستووە بە تەنیا مرۆڤێک بێ، مەگە هەر ئەو ئاەتی خوای گەورە دەفەرمێ ئیبراهیم ئومەت بووە، مەگە هەر ئەوە. ئینە نییە، ینی ئینسان حەزارەت لە ئینسانێکدا کورت نابێتەوە، حەزارەت لە گەلێک، نەتەوەیەک، ئومەتێکدا کۆ دەبێتەوە. عیلمی دروستکردنی حەزارەت ئیدارێ. ئەلێرەوە ئینسان دەتوانێت ئەو ڕەبتە بکەوە، ئەو پەیوەندبوون و پەیوەستبوونە بکە لە بینی وەزیفەی ئینسانی موسڵمان و لە بینی ضرورەتی خۆپڕچەکردن بە علمی ئیدارە. لێرەوە تێدەگەی پڕزانست بوون، پڕزانیاری بوون لە علمی ئیدارە
شتێکی سانەوی و سەرەتایی نییە بۆ ئینسانێکی موسڵمان. ئەگە بۆ خەڵکێکی ئاسایی شتێکی زیادەچی بێ لە ژیان، یا فزولیان ڕێکەوت بێتە سەر عیلمی ئیدارە، یا ئەوەی هیوایەت و خواستێکی خۆی بوو بێ، بۆ ئینسانی موسڵمان بەڕاستی ئەو کەسەی کە پەیامدارە و ڕیسالەی هەیە لە ژیان و ژێربارە بە فەرمانی خوای گەورە کە بریتیە لە عیمارەی ئەرض و تەسکیەی نەفس، پێویستی بەوەیە وەکو دەڵێ ما لا يتم الواجب به إلا به فهو واجب. ئەگەر ئەتوو نەتوانی لە ڕێی علمی ئیدارەوە نەبێ، حەزارەی بەشەریت بۆ دروست نەبێ، واجبە خۆتی لێ پڕچەک بکەی. بۆیە جێگەی داخە موسڵمان وەختێک ئەولەویاتی لێ تێک دەچێ یا وەختێک ڕیزبەندی شتەکانی لێ تێک دەچێ، حتمما طبعا لە ئەساسیات و لە وەزایفەکانی خۆشی دوور دەکەوێتەوە. زۆر جار دەڵێم ئێمە مەداخەوە زۆر لەگەڵ قورئان دەژین بە اعتیباری خوێندنەوەی وەک خوێندنەوە، بەس کەم لە قورئان دەگەین، کەم وەکو ئەو ئینسانانەی دەچنە ناو ڕۆخ و ناخی دەریاکان ئەو گەوهرە جوانانە لە بنەکەیدان، ئەو مرواری و شتە بنرخانە لە بنی ئاوەکاندان، نەگەوانەی لەسەرەوە مەلە دەکەن. ئەوانەی مەلە دەکەن جوانیەکانی دەریا دەبینن، یعنی تەماشای کە دەریا زۆر جوانەوە کە دەچێناوی مەلەی تیا دەکەی، بەس ئەوانە ئەو مرواری و گەوهرانەی ناخی دەریا دەردێنن کە دەچنە قوڵایی. ئێمەی موسڵمان بەداخەوە ڕۆژانە لە ڕێی خوێندنەوە لەگەڵ قورئان دەژین، بەڵام ڕاستی بە ناخی قورئانداڕۆ ناچین. من زۆر جار بیر دەکەمەوە دەبێ حکمت چ بێ، مەسەلەن یەکەم ئایەت کە نازڵ بوو بێ لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئیقرأ، مەسەلەن نافەرمێ ئامینو یا ئیمان بێنە، یان هەر مفرەدەیەکی دیکەی لەو بابەتانەی کە ئێمە لە ئەولەویەتانە باسم لە ئەولەویەت بوو، باسی ئەوە ناکە، ینی باسی ئەوە نەبووە، پێ دەفەرمێ ئیقرأ بسم ربك الذي خلق. بۆ یعنی تو بڵێ هەروە هەوەنتە بێ قورئان 77,000 وشەیە مەسەلەن، بۆ مەسەلەن بە وشەی ئیقرأ دەست پێ دەکە، بۆ لەبەر چی؟ دەبێ حکمەتێکی تێدا بێ. وەختێک تەکمیلەی دەکا مەسەلەن ئیقرأ وربك الأكرم الذي علم بالقلم، باسی علم دەکا، باسی قەڵەم دەکا، بۆ هێشتا نەباسی ئیمانە، نەباسی ئیسلامە، نەباسی قیامەتە، نەباسی بەهەشتە، نەباسی جەهەنەمە، نەباسی عیقابە، نەباسی ثەوابە، نەباسی ئەرکانی فڵانە، هیچ باسی ئەوانەی تێدا نییە. باس دەکا بخوێنە، باس دەکا بخوێنە کە ئەو خوایە کە توانای عیلمداربوون و زانستوەرگرتنی داوە مرۆڤەکان، ئەدەواتەکانی زانستوەرگرتنی پیشانداوی لەناو ئەو ئایەتەدا. بۆ لەبەر چی؟ یانی دەبێ حکمەتێکی تیا بێ، خۆ بەگاڵتە نییە خوای گەورە باسی عیلم دەکات. 4 مفرەدە هەیە بە بڕوای من لە قورئانە، ئەوانە تەوان دواتر کە باس لە عیلمی ئیدارە دەکەین لێەوە ڕەبتیان دەکەم بە بڕوای من 4 مفرەدە هەن تا ئەو لەحزەیەش ئێمەی موسڵمان لێیان بێئاگاین، یا با بڵێن نەمانتوانیوە وەکو حەقیقەتی خۆی کە قورئان بە مەنزومەی بۆمان باز دەکا ئێمە شتیان گەشت بێتین. ئەو 4 مفرەدە ئەگەر ملاحەزەتان کردبێ زۆر لەگەڵ یەکیش دێن، زۆر بە یەکەوەش مرتەبێتن. وەختێک باسی ئیمان دەکرێ، باسی عیلم دەکرێ، باسی عەمەل دەکرێ، باسی حکمە دەکرێ. بەڕاستی وردبوونەوە لەو 4 شتە زۆر گرینگەوە، زۆر بۆ ئێمەی موسڵمان زۆر زەرورە. ڕەنگە زۆر جار ئەگەر باسم لە ئەولەویات بوو، هێشتا ناهێنێتە سەر بابەتەکەی خۆمان، ئەگەر لە هەندێک لە ئاەتەکانی قورئان ورد بیتەوە تێدەگەی خوای گەورە بۆ بە ئیقرا و بە علم دەستی پێکرد، بۆ بەشتی تر دەستی پێ نەکرد لە قورئانە. بۆ مەسەلەن ئەگەر چیرۆکی حەزرەتی موسا تۆسێک لێ ورد ببینەوە، تۆزێک لێ ورد ببینەوە، وەختێک حەزرەتی موسا دەچێتە لای ئەو پیاوچاکە پێ دەفەرمێ هل أتبعك على أن تعلمني مما علمت به علم. وانێ دڵی شوێنت کەوم، باش شوێنت کەوم، بۆ هەندێک شتم فێرکە.
عندك شتم فيركا پیغمبر صلى الله على نبينا وعليه الصلاة والسلام پیغمبری خواه وحی بۆ دێ لە خواوە هەرچی لای ئەو مەجهولە خوا بە وحی دەتوانێت بۆی بکاتە معلوم زۆر حاجەی نییە بە تەحەلوم حاجەی نییە وەکو پێغمبەرێک حاجەی نییە چونکە ئەوەی لای ئەو مەجهول و غەیبە خوای گەورە بە ئاسانی لە ڕێگەی وحی بۆی دەکاتە معلوم و هیچ ئیشکالی تیان ناڵێ ئەوە بۆ ئێمەیە چیرۆکەکە بۆ ئێمەیە بۆ ئێمەی ئینسانی موسڵمانە تا تێبگا هێشتا داوای علم بکە علم بۆ وەختێک دێی بە دوای چیرۆکەکەدا دەگەڕێی هەر لە یەکەم مەحەڵتەیە وەختێک دەیەوێت سەفینەکە غەرقکە سەری سوور دەمێنێ باشە و پیاوە بە وحی خوا تاوان ڕێکەوتوە لەو پیاوە خۆ لە خۆ ڕاڕێ نەکەوت لەو پیاوە ئێ باشە و سەفینەیە بۆ غەرق دەکەیەت و خێرە ئەوە ڕزق کۆمەڵە خەڵکی بەسەرەوەیە بەهەرحاڵ تێناگە دەچێتە ئەو گوندە نە نانی دەدەنێ و نە ئاو کەچی هەڵدەسێت دیوارەکەیان بۆ چا دەکاتەوە ئیکورە درێەوە هەر یعنیەوە هەر نانیان نەداینێ زیافە و کەرەمی زیافیان لەگەڵ نەکردی نەخەت و بۆ دەکەی هەتا دەگاتە کوشتنی ئەوی تر لێرەوە پێمان دەڵێ ئەگەر عیلم نەبوو قودرەتی تێگەیشتنت لە ژیان نابێ ناتوانیت تێ بگەی کە لە ژیان نەگەیشتی هیچت پێ ناکرێت حتا ڕێت ناکەوێت لە ئیمانیش حتا ڕێت ناکەوێت لە ئیمانیش سەیری ئەو ئاەتانەکەن کە خوای گەورە حتا مەسەن بۆی کە بزانێت تێمان گەێنە کە جاری وایە ئەوانە چێن کە مەسەن ڕێیان دەکەوێتە سەر ئیمان مثلا والراسخون في العلم يقولون آمنا ها شنو أنا زود أجنا إيمان والراسخون في العلم أجر تو العلم عروت شوي لزانستو زانياريا خود بركرت سر الإيمان شو دردسه و لكن الراسخون في العلم منهم والمؤمنون يؤمنون بما أنزل إليك أو أوامن وقتك علمت هبو دەتوانی لە ژیان لە حقیقەتی ژیان لە معادلاتی ژیان لە وەزیفەکەی خۆت وەکو ئینسانێکی موسڵمان لە ڕیسالەکەت کە لە ئاسمان بۆت هاتووە دەتوانی تێ بگەی بۆیە وەختێک حەزرەتی ئیبراهیم على نبينا عليه الصلاة والسلام أو دعاء دكا ربنا وابعث فيهم رسولا منهم طبعا و يتلو عليهم آياته ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم شواشتيان بوبكا خواه لخويان پیغمبرشان بو بنيره كتابيان بو بخوينتو فيريانك انزا ويزكيهم إلى آخره أو عملية تعليم زانستا إما زۆر خراپ لی دوورکەوتوینەتەوە و زۆر خراپ لی پەناگیری و بەداخەوە مەنابری علم لەو سەردەما ئێستا لە دەرەوەی مسلمانان دەتوان بڵێم لە هامش و پەراوێزی علمدا دەژین ئەمن بۆ خۆم زۆر جار شعور بە ئەسەفی زۆر دەکەم مەسەلەن بە درێژایی زیاد لە 1000 ساڵ 1000 و ئەوەندە ساڵە ئەگەر بڵێ یعنی مەسەلەن بە هەزاران کتێبمان هەیە لەسەر دەستنوێژگرتن بە 100 کتێبی باشمان نییە لەسەر چۆنەتی ئیدارەی ئینسانیەت 100 کتێبی باشمان نییە مەسەلەن لەسەر سیاسەت و ئوموری دەوڵەت 100 کتێبی باشمان نییە لەسەر ئەو بوارانە بۆ ئەرێ هەر بەڕاست ینی خطابی قورآنی ئەوەیە مەسەلە طبیعەتی حاڵ وایە ئەگەر ئەتوو دەتەوێ بینای حەزارەت کەی وەکو گوتم وەکو وەزیفەی ئینسانیەکە دەبێت لێرەوە بۆی بچی بە شوێنێکەوە ناچێت خۆی گەورە دەفەرمێ وەقول اعملوا ئیش بکە عملەکەش علمی دەوێت علم نەبوو عمل چی وإن ليس للإنسان إلا
ما سعى سعي عمل بۆیە بەڕاستی ئەو سێ کوچکەی علم و عمل و ئیمان ئیزافەتەن بۆ حیکمە کە خوانسیانن دەبتە بە حیکمەشەوە دەبتە چوار تێگەیشتن لەو سێ پایە و زایدەن حیکمە زۆر بەڕاستی پێم وایە مراجعەکی گەورەی دەوێەوە پێداچوونەوەی گەورەی دەوێەوە دەبێت جارێکی دیکە خوێندنەوەمان بۆ قورئان بگۆڕین. قورئان برانی بەڕێز زۆر مەنزومەیی تەعامل دەکات لەگەڵ حەیات، زۆر جیاواز لەوەی کە ئێمە تێگەیشتون. ڕاستە ئاەتەکانی وەکو یەک مەنزومە بە دوای یەک دانێناون دەربارەی هەر شتێک، بەڵام وەختێک هەموو قورئان دەگەڕێ ئاەتەکان هەرێکە و کە متعلقن بە بابەتێک دەیهێنی سیر دەکەی نظامێکی زۆر عەجیب دەردەچی. بەس موسڵمان تاقەتی نەبوو ئەوەش بکە، تاقەتی نەبوو ئەوەش بکە. یعنی مەسەلەن دەیان نظامی گەورە لە ناو قورئانە هەیە، هەرێک لە ئێمە ئێستا ئەرێک بچێشین لە ماوەی چەند مانگێکە هەرێکەمان دەتوانین مەسەلەن لە نظامی سیاسی یەک نظامی متەکامل لە قورئان دەرێت. بەڵێ ڕاستە بالفعل لە چەند ئاەتێک دیاری نەکراوە، بەڵام هەموو قورئان لێکدەوە لە کۆمەڵێک ئاەت مەفهوم و فەلسەفە و بنەماکانی ئەو نظامە بە جوانی دەردەهێنی. ئێ موسڵمان نایکە سەیرە، ینی ئینسان هەموو ئەوڕۆی ئەوڕۆ تەکنۆلۆژیایە، هەموو ئەوەی ئەوڕۆ تەکنۆلۆژیایە، هەموو لە قورئانە هەیە کەچی هەموو خەڵک پێگەی ئێمە هەر پێ ناگەین. خراپ خوێندنەوەی قورئان لێرەوە، یعنی ئەو کامێرەی تەسجیل دەکات 100 جار لە قورئانە باسی تۆمارکردنی ئەفعال و ئەعمال کراوە. بەس ڕۆژێک موسڵمانێک بیری نەکردەوە مەسەلەن ئەرێ دەبێت شتێکی بێ بۆ تۆمارکردن نییە، هیچ نییە، سەیرە. ینی ئەو تیارەی دەڕوا هەر ئاەتی ئیسرا و میعراج، بەس هەر ئاەتی ئیسرا و میعراج، هیچ ئەو سەتەلایتەی ئێمە دەیبینین هەر ئاەتی ئیسرا و میعراج بەسە بۆی دەبا ئێمە دروستیکەین، هیچ ناجوڵێن، هیچ نییە. ینی هەزاران، ینی ئەوەی ئەوڕۆ تەقەدمی غەرب و پێشکەوتنی غەربی لەسەر بیناکراوە سیر دەکەی هەموو ئوسوسەکەی لێرە هەیە. هەر بۆیە بەڕاستی ئێمە زۆر جار ینی لە خۆمان دەکەوینە شگە، مەسەلەن کابرا بە نمونەیە ناوێتەوە کابرای هاتووتە لای موسڵمان گوتێتی ناوی کوک بووە، گوتێتی ئەرێ ناوی منیش دەتوو دەرێن قورئانەکەیەوە هەموو شتی تایە، ناوی منیشەیە، وتی بەڵێ وەتەڕەکووکە قائیمەنەوە قەز خوای دەرێتەوە تەڕاکووکەن ئەوە خوا ئەتووی دی بوو لەوێ. طبعا هەر بەجددیە و مەلایە بالفعل ینی یەقینەکەی تەواوە، بەڵام دەستی پێی نەگەیشتووە. بەجددی قورئان کتابێکە پڕێتی لە ئەنزیمەی گەورە، پڕێتی لە ئەنزیمەی تەواو متەکامل. من با یەک نظامتان بۆ باس کەم دوایە دەچینە سەر بابەتەکەی خۆمان کە بابەتی ئیدارە، ئەوانش هەمووی متعلقن بە ئیدارە. بۆ باسم لە ئەولەویات کرد، زۆر مهمە ئەو شتانە ئێمە لە شوێنی خۆیان دابنێن. فەلسەفەی وجودی ئینسان، فەلسەفەی خەڵقی مەوت و حەیات چییە؟ خوای گەورە نەفەرمێ وخەلق المەوت والحەیاة لیەبلووەکم ئەیکم ئەحسەن عەمەلا. سەیرکە لێرە سەیرکە، بەس ئێوە سەیری ئەو مفرەدانەکەن بزان چەند لە ئەولەویاتی ئێمە دوورە. نەیگوتووە کام کار فڵانتی ئەحسەن، وجا نەیگوتووە حەسەن، نا ئەحسەن ئەیکم ئەحسەن عەمەلا. فەلسەفەی حەیات، فەلسەفەی مردن هەر بۆ ئەوەیە، بۆیە باشترین وەرە بەس بزانە بۆ ئەوەی ئینسان بتوانێت باشترین بێ کە بڕۆن ئەو هەموو عیلمی تەنیمیەی بەشەری و عیلمی ئیدارە و ئەو هەموو عیلمانە هەمووی لەسەرەوە نییە چێ باشترینە و چێ خێرا لە منافەسەوی باتەوە و چێ تەسویقی بەقووەتە و چێ بازار کۆنتترۆل دەکا و چێ زووتر پێش دەکەی و چێ تەقەدم دەکا و چێ تەتەوەر دەکا و چێتەن هەمووی لەو بازنانەنی کە باشترین بێ. وەرە سەیری کە خوای گەورە یەک نیزامی زۆر عەجیبی داناوە بۆ ئەو باشترینە. مەسەلەن پێت دەڵێ ئەگەر شتێک بتەوێ باشترین بێت، جارێ دەبێت لە ئەوەڵە خۆی لە باشترین شت دروست کرابێ. خوا دەفەرمێ وخەلق الئینسانە وخەلق فی ئەحسەنی تەقویم. تو بۆی باشترینت پێ بکرێ، پێت دەڵێ
لە بەلاش لە گۆترە پێت ناڵێم باشترین بە ناڵێ منافەسە لەسەر باشترین بکە بەڵام دڵنیا بە لەوەی ئەتوو مؤهلی چۆن دەزانی مؤهلی پێت دەفەرمێ لەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم لە باشترین شێوە دروستمان کردووە کەواتە تو دەتوانی باشترین بکەیت بۆ چووکە لە باشترین ئەندازیاری هەندەسەی علمی بەشەری تو دروست کراوی دەتوانی شتێک بۆ ئەوەی باشترین بازاری هەبێ باشترین فرۆشی هەبێ باشترین شت دەرچێ هاتەن لە سانعەکەی لە مەسنعەکەی دەپرسیوانە توی سەمەسەن زۆر سیارە دەچی بیکڕی نازانی باشیانە بەس کە دەرێن یابانیە یەکسە دەی وڵی باش سیارەی باشەوانیە هەندێک ئەجهیزە مەسەلەن کە دەرێنەوە ئەڵمانیە یەکسە دەرێ تاوە زۆر باش خوای گەورە فەرمێ وتبارك الله أحسن الخالقين ئەوە جار هەر باسیەوە چۆن وات لێ بکات و باشترین بی لە ژیان دڵنیا بە دەتوانی باشتر بی بۆ چکە خوایەک تۆی دروست کردو باشترینە باشترین خالقە ئەو کە باس لە خەڵقە لەو باشتر کەس نییە شتێک دروستکە لە ژیانە ئەوە خوای ئەحسن الخالقە توی دروست کردووە خۆت ئەحسەنی تەقویمی مەطلوبی بە ئەحسەنی عەمەل چۆن دەیکەی ئینسان پێویستی بە معریفەیە بۆی ئەحسەن بێ وانە لە حەیاتدا علم و عەمەلمان گوت وانە لە معریفەیە ئەگەر باسی نەزەریات بێ خوای گەورە دەفەرمێ وەنەزەلنا ئاەتەکەم بە تەواوی بیر نییە ئەحسەن الحەدیثی باشترین کتاب باشترین وتە کە دابەزی بێ بۆ سەر بەشەریەت ئەوە ئێمە دامان بزاندەوە بە سەر تو کە باسی قورئانە ئەحسەن ئەگەر باسی کتاب و مطالعە و قیرائەیە لەوە باشتر نادۆزیەوە ئەحسەنمان بۆ ناردووی ئەگەر باسی تەجاروبە ئینسان بە تەجارب فێر دەبێ خوای گەورە فەرمێ نحن نقص عليك أحسن القصص باشترین تەجارب باشترین ڕووداوەکانی مێژومان بۆ تو هێناوە و تا ئەزمونیان لێ وەربگری وانێ ئەوە لە علم و معریفەیە ئەی لە عەمەلە چۆن مامەڵە دەکەی ڕۆژانە فەحەیوا بئەحسەنە مامەڵەی ڕۆژانەیە باشتر لەوە وبشر عبادي الذين يستمعون القول فيتبعون أحسنه وإذا الذي بينك وبينه عداوة ادفع بالتي هي أحسن فهم باسي تعامل رجانية للرجانشتا چۆن مامەڵە دەکەی اینجا سەرنجامەکەی چییە وسنجزي الذين أحسنوا بالحسنى وزيادة نتيجەکەی چییە ئەوانەی کە ئاوا دێن و دەتوانن باشترین بن بە باشترینش پاداش دەدرێنەوە ئەو نیزامە متەکاملە معریفیە لە قورئانە لە هەرچی مناهجی علمی غەربیە نایدۆزیەوە ئەوە من هەرتەمان نەمازی کورت ولا لە معریفەکەی بڕۆ دەیان شتی دیکەی هەیە قورئان ئاماژە پێ کردووە لە تەعاملات دەیان وجادلهم بالتي أحسن دەیان نمونەی وامانەیە مسلمان ناگەڕێ مسلمان ناچێتە قوڵایی قورئانەوە بۆیە هەمیشە بەداخەوە دابڕاوە جا گرفتی ئینسانی مسلمان لە شوێ دەست پێ دەکات کە حاجەی نەبینی بە شتێک ئیقدام ناکە ئاسان نییە ئیقدامکەی دەڵێن سوقرات کە حەکیمێکی گەورە بووە ژیانی لە ڕۆخی دەریایەک لە کوخێکدا دەبردە سەر دەڵێن کابرایەک ڕۆژێک چوو بۆ لای گوتی ناوبانجی تو بە وڵاتاندا ڕۆیشتووە منیش جۆم لێ بووە ینی لە ژیانمدا هەرچی دەکەم دەمەوێت بگەم بە شتێک ناگەم هەرچی هەوڵ دەدەم متەمەیز بم لە چاو خەڵک متەمەیز نابم هاتووم بڕێنمێنیم کەی هاتووم ئامۆژگاریم کەی دەستم بگری حەز دەکەم لە ژیانم
جیاوازتر لە ئێستان بژیم. دەڵێ با بچین بۆ کەناری ئەو ئاوە، دەیباتە کەناری ئاوەکە و بەڵێ سرت بخەرە سەر ئاوەکە کە سەری نوێی دەکایتر تند سەری دەخاتە ژێر ئاوەکە، چەند سانیەک تەحمل دەکا و سەری دێنێتەوە دەر، کە سەری دێنێتەوە دەر دەڵێت چی لێ دەکەی؟ خەریک بوو بخن چێم؟ دیسان سەری دەباتەوە بن ئاوەکە. چەند جارێک ئاوا تیکراری دەکاتەوە، هەر جار کە سەری دەباتە بن ئاوەکە و تەحمل ناکا و ئەخیری دەڵێ تێم گەێنە من هاتووم ڕێنمێنیم کەی نە کابرایەکی شێت و گومڕام نەسەر لێ شێوا و کابرایەکی تەواو عاقڵ و ژیرم، چاوم لە مستەقبەل و ئایندەی خۆمە، دەمەوێ و دەزانم باشترم لە ئێستا پێ دەکرێت بەڵام نایزانم بیگەمێ، هاتووم یارمەتیم دەی تو بۆم لێ دەکەی. دەڵێ لەو کاتەی لە ژێر ئاوەکە بووی چەند هەستت بە حاجەی خۆت دەکرد بۆ هەناسە. زۆر هەر نیشانەی ئەوەی کە هەستم بە حاجەکەی دەکرد خێرا سەرم دێنایە دەرێ. دەرێ لە ڕۆژانەدا هەناسە چەند متەوەفیرە بۆ تو هیچ هەستت پێ دەکرد دەرێ ناوەڵڵا. هەمومان ڕۆژانە لە بەیانی هەڵدەستین تا دەخەوینەوە تا هەڵدەستینەوە هەر هەناسە دەدەین، کەس هەست بە حاجەی هەناسە ناکە. دەڵێ مشکلە ئەوەیە شتەکانی دیکەی ژیانیش ئەوان هەست بە حاجەی ناکەی، هەست بە زەرورەتی ناکەی، هەر شتێک هەستت بە زەرورەتی نەکرد هەوڵی بۆ نادەی، هەوڵی بۆ نادەی. ئەتوو تەنها لەو کاتە هەوڵت بۆ هەوا دەدا کە لە ژێر ئاوەکە خەریک بدە خنکای، هەستت بە زەرورەت و حاجەکەی دەکرد. ئەنە لە ژیانە هیچ ڕۆژانە ئەو هەموو هەناسە دێ و دەڕوا هەست بە زەرورەتی دەکەی نا. کەی ئەو شتەی ئێستا بۆی هاتووی هەر بەجددی زەرورەتەکەی ئاوا بووە ئەولەویەت لای دڵنیا بە خۆت پێی دەگەی، دڵنیا بە خۆت هەوڵی بۆ دەدەی. اینجا پێی فەرموو ئاسانە ئەسپێک بەریتە سەر جۆگایەکی ئاو، بەڵام ئەگەر تینووی نەبێ ئاسان نییە هەی پێ بدەی. یعنی هەموو ئینسانێک ئەسپێکی هەبێ بە ئاسانی پێی دەبدرێتە سەر جۆگە لە ئاوێک، ئاساییە بەخۆشی نا بە ناخۆشی وانە بەڕاکێشان نا بە لێدان، بە لێدانیش نا سواری پیکە بەشکی و لەوی دانیوانە، بەڵام بە ئەگەر تینووی نەبوو چۆن ئاوی دەدەیتێ؟ نایخوا ناخوا. ئینسانی مسڵمان مشکلەکەی لێرەیە، هەست بە زەرورەتی ئەوە ناکە. تەنانەت ئێستا ئەوە بە گلەی لە عەسری ڕابردوو لێگەڕێن، بەس بۆیە گلەیمان کرد چونکە ئێستا هەندێک جار کە قسە دەکەی دەڵێ کاکە مەسەلەن بۆ مسڵمان 1000 کتابی لە علمی ئیدارە لە علمی دەوڵەتداری نییە، دەرێ کاکە جاخە مسڵمان حاکم نییە، کە تو حاکم نەبووی حاجەت بە نووسینی کەم دەبێت. بۆیە باسی ڕابردوومان کرد. بەڵام لە ئێستاشدا یعنی تێکەڵاوی مجتەمەعات و فکری دەوڵەتداری و فکری ئیدارە و یعنی مسلمان ئێستا تەماسمان لەگەڵ هەزاران هەزار منەظەمات و تەجەموعات و ئەحزاب و جەمعیات و ئەو شتانە هەیە ئێستا. یەخۆ دەزانین ئەوانە بە علمی ئیدارە پێش دەکەون. ئێستاش دیسان هەمان ئەوەی ڕابردوو. ئێستاش مەسەلەن ئەگەر مقارنە بکەیت لە 1000 کتابی ئیدارە تەئلیف کرابێ، ئەگەر بڵێم 5 مسلمانە پێم وایە مبالەغەم کردبێ. زۆر زەحمەت، زۆر کەمە. یا با بڵێن ئەوانەی کە ئینسانی ڕیسالی و متەدەینن ئەگە 1000 تەئلیفاتمان هەبێ، 1000 تەئلیفاتمان هەبێ، ئەگە بڵێم 50 لە مەجالی دەوڵەتداری و علمیدارێ، پێم وایە مبالەغەم کردبێ. پێم وایە بۆ چونکە حاجەکە هەست پێ ناکەین. لەگەڵ ئەوەشدا بەڕاستی تەتەور و پێشکەوتن و بینای حەزارەتەکە ئەبەوە دەکرێت. بۆیە پێم خۆش بوو پێش ئەوەی بچینە ناو علمی ئیدارە و پێش ئەوەی دەورە لەسەر ئەوە بکەینەوە، جارێکی دیکە مراجعاتی ئەولەویاتی خۆمان، مراجعاتی تێگەیشتن و ئەو تەدەبورە لە قورئان کە خوای گەورە باسی کردووە، ئەو تەدەبورە خۆ پێغەمبەر صلی الله علیه و سەلەم خوێندەواری نەبوو کە جوبریل پێ دەفەرموێ ئیقرا، هەمومان باش دەزانین باسی کتابی مەقروء نییە، چۆ خوێندەوار نییە.
ئەو قیراعەتە ئەو تێگەیشتنەمان ئەو خوێندنەوە گشتگیرەمان بۆ ژیان بۆ وەزیفەی ئێمە لە ژیان بۆ چۆنێتی بیناکردنی ژیار و شارستانیەت ئەو بەڕاستی پێم وایە سەر لە نوێ مراجعاتی دەوێت و دەخوازێ لە ئێمەی موسڵمانکە هەوڵ بدەین پێداچوونەوەیەک بە تێگەیشتنی خۆمان بۆ تەصنیفی علومەکان بکەین بەڕاستی ئەو علومانەی کە زۆر ئینسانین و ئینسان لە ڕێگایانەوە دەتوانێت مجتەمەعاتی بەشەری هەم ئیدارە بدا هەم پێشی بخە هەتا ئەو لەحزەیەش بەداخەوە لای موسڵمانان ئەولەویەتیان نەبووە. هیوادارم ئێمە ئەم ڕێوارە بەیەکەوە تۆزێک ئەگەر تۆزێک لە لای یەک ئەو هەستی زەرورەتە بجوڵێنین وا لە یەک بکەین کە دەواازەیەک بۆ یەکتری بکەینەوە کە گرنگی زۆرتر بدەین بەو بابەتە لەوەی کە ئێستا پێی دەدەین پێم وایە خولەکەمان ئامانجی خۆی دەپێچێەوە پێکاوێتی. ئەگەر باس لە کارژەڕی بکەین بینە سەر بابەتی کارژەڕی کە بابەتی ئێمە لەو خولا وەکو گوتم هەموو علەمایان متفقن لەوەی کە علمی ئیدارە ئەهەمیەتەکەی لەوەیە علمی بینای حەزارەتە چونکە باسی علمی ئیدارەی بەشەرە علمی ئیدارەی بەشەرە پێناسەی زۆر جۆرا و جۆری بۆ کراوە هەر عالمەکی نەفسی لە جۆرێکەوە پێناسەی کردووە عالمەکی اجتیماعی لە ڕوانگەیەکە پێناسەی کردووە عالمەکی سیاسی مەسەلەن لە ڕوانگەی خۆیەوە پێناسەی کردووە ئەو پێناسەی کە جامع و مانع بۆ ئێمە و دەتوانین سوودی لێوەربگرین و لەسەری متفقن ئەوەیە ئیدارە بریتە لە پرۆسەی کۆکردنەوە و بەکارهێنانی کۆمەڵێک سەرچاوە بەرەو ئامانجێکی دیاریکراو بۆ جێبەجێکردنی ئەرچی ڕێکخراوێک گردبوونەوەیەک تەجەموعێکی بەشەری هەر شتێک بێ جا حیزبە منەظەمەیەکە دەوڵەتێکە گەورەتر لەوە هەر شتێک گردبوونەوەیەکی بەشەری. ئەگەر لە پێناسەکە ورد بیتەوە تەمەشا دەکەی چەند شتێکە یەکە کۆکردنەوە و بەکارهێنان کۆمەڵێک سەرچاوە لە پێناوی ئامانجێک بۆ ڕاپەڕاندنی ئەرکێکی دیاریکراوی گردبوونەوەیەکی مرۆیی یا بە بڵێن ڕێکخراوێک ئێمە ئاوا با ناوی لە بنین ئەرچی ڕێکخراوێک باوان دوای دابنین ئێمە کە ئێستا لە ناو ڕێکخراوێکدا چۆن ئەو سەرچاوانە کۆ دەکەیەوە چۆن ئەو سەرچاوانە بەکاردێنی چۆن ئاراستەیان دەکەی بەرەو ئەنجامێک و چۆن لە خزمەت ئامانجێکدا بەکاریان دێنی ئەوانە بابەتە گرنگەکان و پێکهێنە ڕەگەزە پێکهێنەرەکانی علمی ئیدارەن. مدیر یا قائید کە زۆر جار جیاوازی دەکەن لە نێوان سەرکردە و بەڕێوەبەر لە نێوان ئیدارە و قیادە ڕاستە لە هەندێک ڕوو جیاوازی هەیە بەس بەڕاستی لە جەوهەرا یەکیشن یعنی لەگەڵ هەندێک فروقاتی جیاواز و کورت و کەم بەڵام لە جەوهەرا یەک وەزیفەیان هەیە ئەویش وەکو گوتم ئاراستەکردنی وە کۆکردنەوەی کۆمەڵێک سەرچاوەیە بەرەو ئامانجێک لە پێناو جێبەجێکردنی یا ڕاپەڕاندنی ئەرچ ڕێکخراوێکدا. ئەگەرەوە ئیدارە بێ مدیر چێە؟ مدیر طبعاً ئەو کەسەیە کە سەرپەرشتی ئەو چاڵاشیانە دەکات یا سەرپەرشتی ئەو پرۆسەیە دەکات عینەن یعنی سەرپەرشتی ئەو خەڵکانە دەکات یا ئەو سەرچاوانە دەکات بە مەبەستی بەدیهێنانی ئامانجەکانی ڕێکخراوێک. وەزیفەکانی ئیدارە چین؟ ئێستا ورد دێنە سەریان کە ئیدارە ئەو وەزیفانەی هەیەە چین. هەر کتێبێکی علمی ئیدارە بخوێنەوە کە باس لە ئیدارە دەکات وسوس و بنەماکانی ئیدارە دەجێڕێتەوە بۆ 4 ئەساس یا وەزیفەکانی ئیدارە دەجێڕێتەوە بۆ 4 وەزیفە لەوە بەدەرنین جا هەیە تۆزێک بە درێژی هەیە تۆزێک بە کورتی یا هەیە ئەو چوارەی تۆزەگان ئیعادە تەصنیفێ کردوێتە 5 و 6 مهم هەرچی کتوبی علمی ئیدارە هەیە خڕێکەوە لەو 4 وەزیفەدا کورت دەبێتەوە وە کۆ دەبێتەوە. ئیدارە بریتێ لە تەختیت واتە پلاندانان
وبریتێ لە تەنزیم واتە ڕێخستن وبریتێ لە تەوجیه وبریتێ لە تەقیم. هەندێک نایە لەناوە کۆنتڕۆڵ بەس تەقیم ئەولاترە. چوار شتەیە: تەختیتە، تەنزیمە، تەوجیهە، تەقیمە. لە علمی ئیدارە فێر دەبی چۆن تەختیت کەی، لە علمی ئیدارە فێر دەبی چۆن تەنزیمی ئومور کەی، لە علمی ئیدارە فێر دەبێت چۆن تەوجیهی ئومور کەی، لە علمی ئیدارە پێت دەڵێت چۆن تەقیم کەی. بابێنێ سەر پلاندانان. وەختێک کە باس لە پلاندانان دەکەین لە ئیدارە، یەکەم خاڵ باس لە بوونی ڕوئیا دەکەین. دەتەوێت موئەسسەکەت، دامەزراوەکەت، حیزبەکەت، ڕێکخراوەکەت، موجتەمەعەکەت بۆ کوێ بەری. ئەو خاڵەی دەتەوێت پێی بگەێنی کوێیە. دەگەڕێمەوە بۆ قورئان. سەیری حەزرەتی یوسف کە عەلا نەبینا عەلەیهی سەڵات وسەلام. چیرۆکەکەی بەس چی دەست پێ دەکات؟ چیرۆکی ئەو ئینجازە گەورەیە، ئەو سەرحە حەزاریە گەورەیە بەچی دەست پێ دەکات؟ یا ئەبەتی ئینی ڕەئەیت ڕوئیا، بە ڕوئیا دەست پێ دەکات. ئینی ڕەئەیت ئەحەد عەشەرە کەوکەبەن وەالشەمسە وەالقەمەرە لی ساجدین. ڕوئیای بۆ مەقامەکە، ڕوئیای بۆ ئەوەی کە دەگاتە شوێ، ڕوئیای بۆ ئەوەی کە پلەپایەکەی لە کوێدا دەبێت، ڕوئیای بۆ ئەوەی مستەقبەل چۆنە. چیرۆکەکە لێرەوە دەست پێ دەکات. هەموو شتەکان وان. ڕەنگە ئاسایی بێ ئێستا هەرێک لە خۆمان پرسین بڵێ جا تخواخە حاڵی ئێمە ئەوە ئێستا ڕوئیای گەورەمان هەبێ. یعنی ئێمە موسڵمان کزۆڵە، هەندێک قاچاق و هەندێک نیوەم قاچاق و هەندێک لە پەراوێزە لێ دەگەڕێن دوو قسەی خێر بۆ موجتەمەع بکەی ڕوئیای چی دەبێ مەسەلەن؟ ڕەنگە وام لێ پرسی. ناوان نییە. ڕوئیا ڕەبتی نییە بە حاڵەی بەشەریەوە، هەتوو لە چه حاڵەتێک دای، هیچ ڕەبتی نییە بەوە. با من نمونەی پێغەمبەری خوا سەڵڵەڵاهو عەلەیهی وسەلەم بۆ ئێوە عەرز کەم، بزانین ئینسان کە ڕوئیای بوو عیلاقەی بە زوعف و قووەتەوە نییە. یعنی ڕەبتی نییە بۆ ئێستا وەڵام مەسەلەنە تۆ ئێستا لە دەسەڵاتە یان لە دەرەوەی دەسەڵاتی، ئێستا تۆ منەظەمەیەکی گەورەت هەیە یا هیچت نییە، ئێستا پارەداری یە بێپارەی، ئێستا ستەم لێکراوی یان کەسێکی ئازادی دەتوانی کار بکەین. نانە هیچ ڕەبتی بەوانەوە نییە. سەیری پێغەمبەری خوا کە سەڵڵەڵاهو عەلەیهی وسەلەم لەو کاتێک کە کۆز دەکات بۆ مەدینە، هەمووتان حکایەت و چیرۆکەکەی سوراقەتان بیستووە، وانە؟ لەو کاتەی سوراقە بە شمشێرەوە یەکێک لە شمشێربازە هەرە سوار چاکەکانی مەکە دەگاتە سەری، دەبێت ئینسانێک لەو لەحزەیە چی بە بیریا بێنی؟ ئێوە بێنە پێش چاوی خۆتان دوور لە پێغەمبەر صلی الله علیه وسلم، وەکو ئینسان، وەکو حاڵەتێکی ئینسانی دەبێت لەو لەحزەیە ئینسان تەفاوز کات لەسەر حیاتی. یعنی منطق وایە. وانە من ئێستا کابرایەک بم لە دەست دەسەڵاتێک هەڵات پێتم، کابرا لەو لەحزە بێ من بگرێ بە خۆی و چەکێکەوە، چەکەم لەسەر سەردانێ، لەو لەحزەیە حیواری من و ئەو نازانم دەبێت چی بێ، ینی هەر دەبێت بیر لەوە بکەمەوە، تەفاوز کەم لەسەر حیاتم، ینی مەسەلەن بۆ دەمکوژی یا مەم کوژە یا ڕێم بدە بڕۆم، یان وانە بەناحەق ئەو گومانیان بۆ دروست کردووم، وانە هەر دەبێت ینی منطق وایە. لانی کەم لە ١٩٩ خەڵک بپرسی وا جواب دەداتەوە. ئەوانە حیواری منطقی بینی ئینسانێک کە وەکو گوتم داواکراو بوو مەطلوب بوو بێ و ئینسانێک کە گەیشتۆتە سەر ئەو داواکراوە بە شمشێرێکەوە پاداشتی سەری ١٠٠ حوشترە، ینی یەکجار سەرۆت و سامان و پارە و پوڵێکی زۆر تینوو بە خوێنی سەری ئەو مرۆڤە، دەبێت حیوارەکە ئاوا بێ. بەڵام زۆر سەیرە، ینی وان نییە حیوارەکە. مەسەلەن دەفەرمێ ئەی سوراقە ما بیکەوە سیوار و کیسرە، باسی
باسی ئەوەی پێ دەڵێ سوراقە دەڵێ چی بڵێم ڕۆژێک دێ بازنەکان و گەوهەر و زێڕەکانی کیسرا بەسەر سەری شمشێرەکەی تووەوە زرینگەیان دێ و خڕیان دێ سەیری ئەو ڕوئیا و سەیری ئەو ڤیژن و دنیابینی و دووربینیە لەگەڵ ئینسانێکی ئەتیادیە ئەوەیە وا دەکا حەزارەت دروستکە ئەوەیە وا دەکا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەتوانێت حەزارەت دروستکە دەتوانێت ئومەت دروستکە دەتوانێت حەزارەتێک دروستکە بەداخەوە ئەگەر تەمەسوک بە سونەت و کتابی خوا بوو بووایە و بە سونەتی ئەو بووایە نەک 400 درێژەی دەچێشێنێ بەڵام توانی ئیسلام بگەێنێتە شوێ توانی حەزارەتی ئیسلامی چۆن بینابنێ توانی چۆن ڕجال دروست بکات توانی چۆن عیمارەی ئەرز و ئینسان بکە بۆ ڕوئیایە بوو دەیزانی چی دەکات دەیزانی دەگاتە شوێ دەیزانی بۆ چی دەژی دەیزانی لە پێناوی چی دەژی بۆیە لەو کاتەدا تەفاوز لەسەر ژیانی خۆی ناکە تێدەگەێنێت لە بەردەم چ مەحەڵەیەکی گەورەدایە ئەو کاکەیە ناوی سوراقەیە تێدەگەێت سوراقە تو لە بەردەم مرۆڤێک دای ڕۆژێک دێ ئەو کیسرا عەزیمەی کە ئیمبراتۆرێتەکەی ذا عەسەیتۆ لەو سەری دنیا بۆ سەری دنیا دەنگی داوەتەوە خرینگەی بازنەکانی بەسەر سەری شمشێرەکەی تۆوە دەبێت ئەوە لەکوێ ئێمە لەکوێ ئێمە ئەگەر دەمانەوێت گەورە بژین ئەگەر دەمانەوێت وردە وردە دەست بە بینای حەزاری کەین ئەگەر دەمانەوێت وردە وردە ئیدارەی مجتەمەعاتی بەشەری کەین جارێکی دیکە هەروەک چۆن حەزرەتی یوسف دوایە سەری لە سەرحێکی حەزاری دوایە سەری لە عیمرانی ئەرز و لە عیمرانی نفوس هەمووتان چیرۆکی یوسف ئەگەر لە قورئان تام و چێژەکەی نەبینی لە ئەفلامە تام و چێژەکەیمان بینیوە چۆن مجتەمەعەکەی ئینقاز کرد سەرحی دروست کرد ئاوا مجتەمەعەکەشی دینی ژینی دینی مجتەمەعەکەی هەردوو ڕزگار کرد و سەرەتاکەی بە ڕوئیا دەست پێ دەکات ئەوەش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر گرینگە ئێمە کە دەستمان بە پلان کرد ڕوئیامان وازح بێ ناڵێم زۆرێک لە ڕێکخراوەکان بەڵام بەعام لە عالەمی ئیسلامی لا ئەزال ڕوئیای زۆرمان وازح نییە کەەوە بەڕاستی یەکێک دوایە دێمە سەر ئەرکەکانی بەڕێوەبەر یەکێک لە گرنگترین کارەکانی بەڕێوەبەر ئەوەیە ئەو لێڵی و تەمومژە لەسەر ڕوئیای دەوروبەری لا بدە بەچی بۆ یەک ڕوئیای موحەدیان بۆ دروست بکە ئاراستەیان کا بەرەو یەک شوێن دەزانن یعنی هەر ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەخوای گەورە تەوجیهی کرد کە یەک ڕەوگە و قیبلەت هەبێ گەورەترین شت بوو بۆی ئومەت دروستکەی ئاسان نەبوو دەزانی ئاسان نەبوو مەسەلەن هەموو ئینسانەکان بەرەو یەک ئامانج ئیتیجاکەی بەڵام خوای گەورە عەرەب و کورد و باکووری و باشووری و ڕۆژهەڵاتی و ڕۆژئاوای هەمووی وای لێ کرد احتیماماتی بەرەو یەک ڕەوگە بێ بەرەو یەک قیبلە بێ بەرەو یەک ئیتیجا بێ ئەوە زۆر مهمە خاڵی دوای ڕوئیا لە چۆنیەتی داڕشتنی پلان بریتێ لە دیاریکردنی ئامانج چۆن ئامانجەکانی خۆت پلەبەند دەکەی ئێمە بەڕاستی ئەم بەش بە حاڵ خۆم بەعتیبار ئەوە جارجار سرم لەو شتانە دەردەچێت لە زۆر مناسبە بەشداریم کردووە کە منەظەمەیەک لەو منەظەمە باشانە کە دەیانەوێت ئامانج دیاری بکەن شتی خۆش دەنووسن بەڵام مەرج نییە ئامان شتی خۆش بێ شتی جوان دەنووسن بەس مەرج نییە بەس بە شتی جوان نووسین ئامانج بڵێ ئامانجم نووسی بۆیە بە بڕوای من وەختێک دێ سەر ئامانج نووسین بۆ هەر منەظەمەیەک دەوێت چەند مواسفاتێک لانی کەم لەو ئامانجەدا هەبێ بەنسبەت ئێمەی موسڵمان لانی کەم دەبێت مەشروع بێ ئەوە هیچ سێ و دوویتیان نیە بۆ خەڵکی تر وانە تەبەن ئامانج نەغایە و نەوەسیلەیەکیان مۆزۆ نین لەوێ بۆ ئێمە لانی کەم ئامانجەکە یەکەم خاڵکە ئامانج بۆ منەظەمەکە دادەنەی دەبێت ئامانجێکی مەشروع بێ مەشروع تەبەن بە مەعایری شەرعی تەبەن خاڵی دووەمی ئامانج ممکن بێ
خەیاڵ نەبێ، شتێک بێ ممکن بێ لەسەر ئەرزی واقع ببێ. خاڵی سێیەم قابل للقیاس بێ، یعنی بپێورێ، بتوانی بیکێ لوغەی ئەرقام. زۆر مهمە، یعنی هەر منەظەمەیە کە دەست کرد بە دانانی ئامانجەکەت، یەکسەر یەکێک بتوانێ بڵێ مەسەلەن پێت بڵێ چەندیت کردووە چەندیت نەکردووە، بگۆڕێ بۆ لوغەی ئەرقام، بپێورێ بی. ئامانج کە نەپێورە ئامانج نییە، چ دوای ناتوانین قیاسکەی، نازانی کردوتە نەتکردووە چەندیت کردووە، سەرکەوتوو بووی سەرکەوتوو نەبووی، ناتوانی. دەبێ قابل للقیاس بێ. خاڵی چوارەم دەبێ مەوقوت بێ، یعنی لە زەمانێکی دیاریکراو بێ، یعنی هەرەوە نایانی بە مەفتوحیش ئەوە نییە وەڵا ئەو ئامانجەم هەیە و تا هەموو عمرم بۆی، هەموو عمری ڕێکخراوەکەم بۆی. دەبێت دیاریکراو بێ، کەی مەشروع بێ، ممکن بێ، موقوت بێ و قابل للقیاس بێ. ئەگەر ئاوا بوو وەختێک دەگەینە مەرحەلەی تەقییم، دەزانی مەسەلەن کە من گوتم لە ماوەی 6 مانگ ئەو ئاوە دێنمە ئێرە، تەواو ئێستاوە شوێنەکەم دیارە، دەتوانم بە سانتیم بە مەتر قیاسیکەم. ئەگەر هێنامە ئێرە ئەوە دەزانم ئێرە 30 سانتیم، ئێرە 30 سانتیم، ئێرە 30 کەواتە 130 تحقیق کردووە. ممکنە بەڵێ ممکنە لە تااقەتی مندا هەیە پێم دێ. جا باشی ممکنی و ناممکنیش ئەوش بخۆی بابەتێک. ئینسانی مسلمان جاری وایە خەریکە لەژێر تەسیراتی دەوروبەرە هەمووشت بەلایەوە مستەحیل بێ. بەس بەڕاستی زۆر کەمن ئەوانەی لە بەردەمی ئینسان مستەحیلن. غەیبیاتی لێ دەرچێ ئەوی دیکە خوای گەورە هیچ سنوورێکی دانەناوە بۆ تاقی بەشەری، هیچ سنوورێ. و دیراسەیەک کراوە عەقڵی بەشەری ئەوانەی عەباقیرەن 105 خەلای عەقڵیان بەکاردێنن. یعنی ئێمە لەسەر هیچ کوتەک نەخۆین لە قیامەتە، لەسەر عەقڵمان دەیخۆین، چکە بەلۆچی دەیبینەوە، بەلۆچی دەیبینەوە بۆ بەردەم خوای گەورە، بەکاری نەیانین. تەبیعیە شتت بەلاوە مستەحیل بێ، شتی مستەحیل نییە، بەڵام دواتر وەکو گوتم چۆن دەستی بۆ دەبەی، چۆن دەیکەی، چۆن هەوڵی بۆ دەدەی، ئەوانە مهمە. ئێمە هەمیشە مستەحیل و تەواکل و هەوڵ نەدانمان تێکەڵ کردووە. جارێ بەڕاستی ئیقدام و مبادرە لە ئینسانی مسلمان ئەوەندە کەم بووە، زۆر کەم لە ئێستایدا دەژی ئینسانێکی هێندەی متەواکیلە، هێندە مبادر نییە، ینی بەشێکی زۆری لێگەڕاوە دەڵێ بەتەمای خوا. مستەڵەحی بەتەمای خوای ئەوها نییە وەگو ئێمە تێگەیشتوین. خوا پەشی خۆی لەسەر ئێمە ناخا، بەس ئێمە ئیشی خۆمان فەئەتبەع سەبەبە بڕۆ. چیرۆکی دڵقەرنین ئەوشم هەندێک نەمازیز بۆ هێناون، هەمووی فێرکردنێتە ئیتیباعی ئەسباب بکە. مەدەدی خوایی بابەتێکە، ئیتیباعی ئەسباب بابەتێکە، سونەنی کەونی بابەتێکی ترە، مستەحیلات نییە. بۆیە زۆرێک لە ئەوەکان ئامانجەکان دەبێ ممکنش بن و مەوقوتیش بن، کاتەکانیشان دیاریکراوە بێن. خاڵی دوای ئەوە لە پلانداڕشتن کە زۆر گرینگە، بریتیە لەوەی بە جۆرێک پەیکەربەندی پلانەکە بکەی، ئامانجەکان دیار بن، زەمەنی جێبەجێکردنەکەی دیار بێ، کەسی لێپرسرا و لە جێبەجێکردنەکەش دیار بێ، ئەو نەتیجەی دەتەوێت دەربچێ ئەوش دیار بێ، هەمووی دیار بێ. یعنی بە جۆرێک پەیکەربەندی ڕوئیاکەت بکەی، ئامانجەکانت بکەی،
مەسئول لە جێبەجێگەیاندنی ئامانجەکانت بکەی و لە نەتیجەکەی بکەی هەموو بەیەکەوە بە جۆرەیەک دابڕێژی کە 2000 لات وازح بێ دەتەوێت بگەی بەشوێ چونکە کە زانیت بتەوێت بگەی بەشوێ دەشزانی چۆن بۆی بچی. ئەوە خاڵی یەکەم کە پلاندانانە. ئەلبەتە قسەی زۆر هەڵدەگرێت بەڵام ناکرێت لێرە زیاتر ئەوەکی. چیرۆکی قورئانی زۆر جوانمان هەیە دەربارەیەوە. سەیری حەزرەتی یوسف کە مەسەلەن پلانی یانقاسکردنی مسر چۆن دادەڕێژێ وانە پێویستی بەوەیە گەنمێکی زۆر دابنێ بەشی 7 ساڵ بکە. چۆن دادەنرێ؟ بیر لەوە دەکاتەوە ئێمە 7 ساڵی هاتمان لە پێشە 7 ساڵی باراناویمان لە پێشە باشە ئەو 7 ساڵە زۆر دەچەن و کەم دەخۆن ئەوە یەک ئەو زۆر میمە ناتوانێت 7 ساڵ هەڵگری بەڵام هەر 7 ساڵەکە زۆر دەچەن و کەم دەخۆن ئەوەی دوو چۆنی هەڵدەگری بمێنێ لە ناو گوڵەکەی بە گوڵەوە هەڵی دەگری ئەنجا دروستکردنی ئەو سایلویانە ئەنجا دوایە حەوت وشکە ساڵی دێ لەوەی هەڵتان گرتووە کەم کەم دەیخۆن ئەنجا دوای ئەوە ساڵش دیکە باران دێخوای گەورە ئەو میلەتە ڕزگار دەکەن. سەیریکە هەمووی وازحە ئامانجەکە دانانی کەمیەیەکی گەنمە بۆ بەشی 7 ساڵ بکە ممکنە ممکنە لە یەک لەحزە نا هەر لەو گۆڕە برێ گەنم بێ هەنگاوەکان پەیکەربەندیەکان هەنگاوەکان هەموو ساڵێ و شتێک لادە هەموو ساڵێ و شتێک لادە ئینجا چۆن لای دەدەی ئەوەش دەکات ئینجا چێ مەسئولە لەوە ئیجعلنی عەلا خەزائین الأرض من کە مەسئول ئەمە مەسئولم لەوە. ئەوە زۆر مهمە ئامانجە دیار بێ قیاسی دیار بێ وەقتی دیار بێ چێش ئەنجامی دەدا دیار بێ بۆی دوای تەحملی مەسئولیەتکەی. ساڵی 2006 چوومە کۆریا یەک لەو شوێنانەی بردیانین ئەو شەریکەی هۆندای سیاراتی هۆندای کۆری بردیانی ناو شەریکەیە یعنی یەک لەو شتانەی کە بەڕاستی بەلامەوە سیر بوو طبعاً پێمە 17,000 کارمەندیان هەبوو 17,000 کرێکاریان هەبوو خەتی ئینتاجەکە ئاوا وەکو ئەو بڵێن ئەو خەتە ئاوا بوو ئەلێرە کە دەستی پێ دەکرد بڵێن یەک هەیکەلی هیچی پێوە نەبوو هیچ نەدەرگە نە هیچ پلاکێک شتێک هیچ نەبوو یەک هەیکەلی ئاسن بەس ئاسنێک داهات ئەلێرە دادەنرا ئەلێرە کابینە دەستی پێ دەکرد با بڵێن هەتا دەگەشتە سەر ئوستاسە تا ئەخیری 50 کابینە بوو لەو بەرە لەو بەرەش 50 کابینە بوو بەرامبەری یەک کابینەی یەک دووشت لە کابینەیەک دەتبینی یەک مدەی مانەوەی ئەو پەیکەرە لەوێ کە جوڵەی دەکرد ئەلبەت زنجیر بوو خەتی ئینتاجەکە زنجیر بوو کە لێرە دادەندرا دەخرایە بەردەم کابینەی یەک داهاتە سەر خەتی ئینتاجەکە ئەو هەیکەلە با بڵێن ئێستا بیرم نەماوە یەکەم ئیشیان چ بوو بەس با بڵێن یەکەم ئیش تێخستی ئەو بەگلایتانە بوو بەگلایتی پشتەوە با بڵێن دانرا بوو کابینەی یەک تێخستنی بەگلایتە لەوبەر و لەوبەر هەردووچان مدەی مانەوە چەندە مدەی مانەوە 2 دقەیە بڵێن یا 5 دقەیە بیرم نەماوە بەڕاستی چەند بوو کابینەی 2 مەسەلەن دەرگەی دواوە کابینەی 3 مەسەلەن دەرگەی پێشەوە کابینەی 4 مەسەلەن دەعامی پێشەوە کابینەی مەسەلەن ئەوی کە دەعامی پشتەوە هەتا دەگەیشتە مەسەلەن ئاخر کابینە با بڵێن تەواو هیچ نەما و سیارەکە داهاتە خوارەوە دەیانبرد لێ بۆ تێست شوێنی تێستیانە بوو تێستی کەمزان فەحسی کەمزان ئەوەی لەوێ تێگەیشتم سوبحانڵڵا تەنزیم و ئیدارەت چەند میمە ئێستا ئێمە لێرە ئیشێک زایع دەبێت 100 برا خوشکی لەسەر تووڕە دەبێت چونکە مەسئولەکە دەرێ خەتای ئەوەی ژێردەستم بۆ ئەوی ژێردەستی دەرێ خەتای ژێردەستی من بۆ ئەوی کە دەرێ خەتای ڕەفیقەکەم بوو ئەوی کە دەرێ خەتای ئەو بوو ئەوی کە دەرێ وەقت نەبوو ئەوی کە دەرێ فلان نەبوو ئەوە وان نییە
کە فەحس کرا بەگلایی دەرنەچووە بەگلایی کابینەی سێ تەواو تەواو دیارە گلەی ناکە لەو برایی تەنیشتی وەڵایەوە خەتای تو ئەو برێ خەتای تو بوو نییە دانرا بوو مەسەلەن لە ماوەی باڵێن بیرم نەماوە لە ماوەی 4 ساعت سیارەکە ئینتاج ببێ ئەگە 4 ساعت و 10 دقیقە بوو ئەوە نییە ئەمن گلەی لەو برایە بکەم ئەو برا گلەی لە تو بکە ئەو برێ خەتای هیچ وان نییە دیارە کابینەی ڕقم 6 10 دقیقە بۆ دانرا و 15 دقیقە ماوەتە تەواو لای تۆ مشکلەکە لای تۆ ئەو تەوزیعە بەڕاستی ئەوە تەوزیع قورئانیەکەی کە ئێمە دەمانەوێت تەختیت یانی ئەوە ئامانجت دیارە ئیشت دیارە کارت دیارە بەڵام ئێمە لەی دووری ئەوە خاڵی یەکەم تەختیت خاڵی دووەم تەنزیم لە تەنزیمە تقریبا هەموو ئەوانەی لە پلانە بە نەزەری دایدەنێ لە خاڵی دووەم کە تەنزیمە بە عەمەلی جێبەجێیان دەکەی مەسەلەن یەکسەر تەوزیعی ئەدوار دەکەی ئەرکەکان دابەش دەکەی دووەم ئەرچی جارێ ئەرکەکان پێشەوەی دابەشەکەی ئەرکان دیاری دەکەی ئەو منەظەمەیە ئەرکەکانی چییە دوایە دابەشیان دەکەی بەسەر چییە هەر یەکە و چی دوایە چۆن ئەنجام بدرێن ئەوەش زۆر مهمە دوایە چێ متابعەیان بکە ئەوەش مهمە دوایە بڕیار لەسەر ئەو ئەرکانە هەم لە بڕیاردان لەسەر ئەرکەکە هەم بڕیاردان لەسەر دابەشکردنەکە هەم بڕیاردان لەسەر ڕاپەڕاندنەکەی لە شۆ بڕیاریان لەسەر دەدرێ ئەوانە هەمووی جوزئی دووەمی ئیدارەن کە پێی دەوترێت تەنزیم هەر منەظەمەیەک ئەو شتانەی بە وازحی دیار نەبوو زۆر مشکلەیە شتێکی خۆشتان بۆ بجەرمەوە لەو یەکی پێنج کە زۆر دوور نییە مانجێک بەر لە ئێستا بوو کوڕێکم هەیە نابینایە احتیمالە بینی بێتان ئاکاری ناوە ئاکار ئەلبەت الحەمدوللا زیرەکە زۆر ینی نابینایە ئێستا پۆلی 4 قانونە پێرار ئەلبەت سێمی هەرێم بوو 97 پۆینت قسووری هێنا جا بەرنامەیەکی هەیە بەرنامەی قانونی بەیەکەوە دادەنیشی مناقەشەی دەکەین دادەنێن وتم ئاکار تەسەور دەکەی لەسەر قانونی عەمەل بوو چکۆ یەکی ئار بەساوی ڕۆژی کرێکارانە بەرنامەکەی ئەڵخەی نزیکی ئەو وەختە نازان 27 مانگی 4 تەزیلی دەکرد چەند بوو مهم بۆ یەکی ئار تەزیلی دەکە سە قانونی عەمەل یاسای کار لێم پرسی ئەنێ لە خۆمەوە بەڕاستی بە مەشکم داهات پرسیارەکە گوتم ئاکار تەسەور دەکەی بانی با بڵێن عەدەدی کرێکار با بڵێن 100,000 کرێکار ئەلبەت زۆر زیاترە دڵنیام لەوە دڵنیام ڕقەمەکە زۆر لەوە زیاترە بەس با بڵێن ئێمە ڕقەمەکی تەقدیری و افتیرازی وەربگرین ئەگەر 100,000 کرێکار بێ بە تەسەوری تو چەند کەس یاسای کاری خوێندۆتەوە لی شارەزایە هەرا فکر کردەوە وڵای نازم برێت وتم بڵێ ڕقەمی بڵێ مەسەلەن یعنی مەسەلەن ئەوە تو بڵێ لەو پەڕی شار لە هەڵەبجە حتا زاخۆ 100,000 کرێکارمانەیە چەندیان مەسەلەن یاسای کاری خوێندۆتەوە کە ئەوەیە کە ئێمە باسمان کرد لەو تەنزیمە ئەرچی چییە چۆن دابەش کراوە مافی چییە وانە چەندی لەسەرە جێبەجێ بکە هەموو ئەو شتانە وتم وڵای هەرچەندی بڵێ زۆرە بەڕۆ بە بڕای من ینی بڵێ ئەگە بڵێ 100 کەس ڕەنگە زۆر بێ ڕەنگە کەس نەبینی بێ ئەو هەموو کرێکە 100,000 کرێکار ئیش بکە نەزانی ئەرکت چییە نەزانی مافت چی نەزانی یاسا چۆن ژیانی توی تەنزیم کردووە نەزانی سەیرە ئەی بۆ لە مجتەمەعاتی غەربی وانە کابرا مەسەلەن یەک ئاوای لێ بکە یەکسە دەرێ قاکا بە پێی قانونی فلانی مادەی فلانی
چکە تو تەنزیمت کردووە هەرکە تەوزیع کردووە شتە تەوزیع کردووە یەکسەر پێ دەڵێت تۆ تەجاوزی حەقی منت کردووە گوتم کوڕە لەوە گەڕێقەی ناکەوە کرێکارە و با بڵێن احتیمالە هەرچەند وانە بەڵام بەشێکی زۆری کرێکار لە توێژی نەخوێندەوار وشت بێ وتم ناوەڵا تو ئێستا پرسیارێکت لای ئێمە دروست کرد ئێمە یاسای وەزارەتمانەیە واروها پەیڕۆ و پرۆگرامی ڕێکخراوە منەظەمات و ئەحزابمانەیە گوتم ئەوانە هەرچیان نوخبن هاتەنەوەی لە ڕێکخراوەکانیش دەکەن نوخبێ وانێ دەستە بژێرە ئەوەی لە ئەحزابیش ئەوش دەستە بژێرە وانە فەرقە چی هەیە لەگەڵ موجتەمە چونکە خۆی هاتووە خۆی لەگەڵ گروپێک تەنزیم کردووە کە پێی وایە دیفاع لە بەرژەوەندیەکانی ئەو دەکات جا بەرژەوەندی ئێستا و ئانی بێ یا مستەقبەلی و ئوخرەوی بێ گوتم مەسەلەن ئێستا مەسەلەن ئەگەر مۆزەفی وەزارەتێک بینی 3000-4000 مۆزەفی هەبێ وتی تەسەوڕێکی چەند کەس قانونی وەزارەتەکەی بینی بێ کە ئەو قانونی هەرچی ئەو مۆزەفەی دیاری کردووە شکاری ئەو مۆزەفەی تەوزیع کردوانێ یا بە بڵێن چەند کەس قانونی خدمەی وەزیفی خوێندبێتەوە کە تەنزیمی هەموو ئوموری مۆزەف لە تاعینەوە تا تەرقیە و تا تەقاعد و تا ئیجازە و تا هەموو شتی گوتم ئێستا پێی لە مۆزەفی نەگەر یەک وەزارەت بە سەمپڵ وەرگری یان هەموو مۆزەف دەبێت سەتا چەندی مثلا قانونی خدمەی وەزیفی خوێنبێتەوە کە هەموو ژیان یعنی بەشێکی ژیانی تو حیاتی وەزیفیتە بەشێکی گەورەی ژیانی تو ئەو قانونە تەنزیم کرد دەبێت چەند کەس خوێنبێتەوە وڵاوتی نازانم وتم وڵای لەوەشیان پێم وایە هەرچەندی بڵێن زیادە زۆر بەدەگمەن زۆر دەبێ وابێ ئەسڵ وابێ ئەندامانی ڕێکخراوی حیزبێک ڕێکخراوێک بەڕای ئێوە مەسەلەن دەبێت چەند ئەندامی حیزبێک پەیڕۆ پرۆگرامی ئەو حیزبەی خوێنبێتەوە زۆر کەم هەندێک جار لە ئیشکالی ئۆرگانات و شت نەبێ ئینتیخابێکە شتێکە پێویستت پێی دەبێ بزانین انتخابەکە چۆنە نیسابەکەی چەندی پێویستە ئەژە زۆر کەم وایە بیخوێنیتەوە خوێنرابێتەوە هەلێرەوە مەسەلەن تێدەگەمە چەند غایبین لە مەجالی ئیدارە و تەنزیمی ئومور هەڵبەت وەکو گوتم ئەویش ئەگە بەس چیرۆکی دڵقەرنەین مەجال کەمە جنا ئیشارەتم پێدەدا بخوێنەوە چەند بە جوانی تەوزیع ئەعمال دەکات تەوزیع ئەدوار دەکات ئیشراکیان پێ دەکات لە کارکردن هەمویان دەبا بەرەو ئامانجێک چۆن فێری ئیشیان دەکات ینی چەند بەقووەتە ئونفوخوا ئاتونی زوبوڕە الحەدیدی هەمووی دەی وا بکەن دەی بۆم بێنن دەی ئەوە خۆشیان لە پێشیەوە خۆشی لە پێشیانەوە ئەوە ئێمە غایبین بەڕاستی لەو دنیای تەنزیمە خاڵی سێیەم یا ئەساسی سێیەمی ئیدارە بریتیە لە تەوجیه و ڕابەرایەتی کردنی پێدەڵێ ڕێنماییکردنی پێدەڵێ هەمووی دەبێ ئەوەیە کە لە ئیدارە دەبێ ئاراستەکردن هەبێ بەرەو ئامانجێک وەک لە پێناسەکەیدا گوتمان یەکەم خاڵ لەو ئەساسە بریتیە لە هاندان تەشجیع ئینسان بۆ ئەوەی وای لێ بکەی ئیقدام کە لەسەر شت زۆر پێویستی هەیە کە تەشجیعیکەی خوا بەخوایەتی خۆی ئەگە قورئان سەیریکەی ینی هەر بەڕاستی مەفروز نەبوو ینی ئەو هەموو باسی ثەواب و نەعیمی جەننەت و فڵان و شتەمان بۆ بکە ئەسڵ وایە بڵێ ئەوە بکە و بیکە ئەوە مەکە و بیکە ینی ئەو لەولاتیان نییە تو کە ئیمانت هێنا بە ڕەب العالەمین کە گوتی ئەو ئاوە هەڵمەگرایت هەڵی مەگرە بەڵام سەیرێکی وان نییە بەعکسەوە دەیان مشجعاتی دروست کردووە لەو قورئانە بڕۆ باسی جەنات الخولد دەکا باسی خواردنەکانی بەهەشت دەکا باسی خولد دەکا نەمری کە گەورەترین حەزی ئینسانە بۆ هەمووی باسی ئەوەیە کە ئینسان هاندا تەشجیعکە وای لێ بکە بیکە ژنا ئەمرە دەیکی بیکە نایکی بیکە خوا لەسەر ئەوە نەکە بەڵام خوا بەخوایەتی خۆی وا دەکە ئەو هاندانە زۆر مهمە ئێمە هاندان نەگەنەڵێم نەزم دایمە لە دەوروبەری خۆمان دەبیستین دەڵێن کاکە وەڵای ئێمە لە باتی عەواملی محەفیزمان هەبێ
عرقەلەمان زۆرە، مەشاکیلمان زۆر دێتە پێش، مەشاکیلمان زۆر بۆ دروست دەکەن، ئاسەنگمان زۆر بۆ دروست دەکەن لە ئیشی داریمانە. لە منەزەمەیەکە مەسەلەن کە دەتەوێت ئیقدام بکەی لە باتی تەشجیع زوو خێرا مشکلە دێتە پێش. دەرچووی لە خەت وات کرد وا ڕۆشتی ئەوە. بەڕاستی تەحفیزات زۆر زۆر مهمە، زۆر زۆر. ئینسان دایمەن دەبێت وا لێ بکەی هانی دەی بۆ شتی باشتر. هەر بۆیە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم ئەوەی جوانی هەیە دەفەرمێ ئیذا سەئەلتم فاسألوا الفردوس. وا تەشجیعی دەکا شتی گچکە ڕازیمە بە عەیبە هەندا شتی گەورە بکە. بۆ چکە موسڵمان شتی گەورە لێدەوەشێتەوە تو. هانی دەدا بۆ شتی گەورە. خوا وفي ذلك فليتنافس المتنافسون وسارعوا إلى مغفرتنا. هانددا خێراکە وات لێ دەکا کە بڕۆی بەدەم ئیشەکەوە. تەشجیع یەکێکە لە کارە هەرە گرنگەکانی ڕابەرایەتی و ڕێنماییکردن تەوجیه. دووەم ڕێنماییکردنی دەوروبەرەکە یا کەسەکان بەوەی چۆن چاڵاکیەکە ئەنجام بدرێ. ئێمە زۆر جار واز دەکەین هەموو خەڵک دەزانێت چۆن ئیش بکە، بەڵام لە ڕاستیدا وان نییە. جارێکیان دەورەکەم هەبوو ئەوەکم لەگەڵ تەطبیقکردن. ئەوە وتم هەر کەس وەرە ئێستاش وەڵا با بکەین باش. هەر کەس ئەگە وەرەقەیەکی لایە ئێستا من یەک دوو تەوجیهات دەڵێم ئێوە چاوتان بنووقێنن تەوجیهاتەکە جێبەجێکەن یەکسەر. ئێستا ئێوە چاوتان بنووقێنن هەر یەک لای ڕاستی وەرەقەکە بدڕێنێ، کەس پرسیار نەکە، چاو نەکەنەوە. بەس تاوە قوربان تاوە چاوتان بکەنەوە. من یە قسەم کرد وایە ئێستا وا دابنێن ئەمە منەظەمەشین. ئەوە بە حسابم ئەرکم تەوزیع کردوانە ئەرکتان دڕاندین وەرەقەک بوو. باە خۆشم تەحلیلیشم کرد، گوتم لای ڕاستی وەرەقەیەک بدڕێنن وانە ئوستاز دەتوو چت کردکە تخوا بڵم دیکە سەیریکەن. ئێستا ئەو نموزەجە زۆر مهمە. ئێستا ئەو ئوستاز ئەوها لە من گەیشتووە وایە وانە مشکلە نییە چم گوت وانە بەس میم ئەو قسەی بە جەنابتم گوت هەر ئەوم بە ئوستاز گوت ئیسرازی تو چۆنە مەسەلەن ئوستاز باستەمە ینی ئوستازی تو چۆنە ئەو لێ کردەوە سەیریکە ئوستازی تو چۆنە ئەو جارەی تو سەیریکەی تو لە شوێنە چکەیە ئەو لێرەیە ئەوە هی ئەو زۆر کەمە هی ئەو هەر لێ کردوتەوە هی ئوستاز ئەو جارە لەو سەرەوەیت ئەوە لەو ترش ئوستازی تو چۆنە هی ئەو هەرچۆتە ڕڵە قەنچکەکە یەک تۆز هی تو چۆنە قوربان ئەتو نەتکرد ئوستازە تو ئەوە هەر لێ کردەوە لەو سەر بەو سەر قوربانی تو ئەو پارچەی لێ کردو ئوستاز زاویە هی لە هەمووتان جیاوازە ئەی تو زاویە لەگەڵ ئەوش نیو پەڕی لێ کردوێتەوە لە زاویە ئەو ڕاست دوو پارچەی کردووە ئەوە ژوای لێ کردووە قوربان بەس سەیریکە. ئێستا من یە قسەم کرد لە یەک لەحزەی معەیەنە یعنی مەسەلەن نەچوومە ژوور بۆ هەندێکتان بڵێم بە هەندێکتان نەڵێم بە دوو لوغەی جیاواز نەمگوت، لە دوو کاتی جیاواز نەمگوت، لە دوو مەجلیسی جیاوازیش نەمگوت، بە جیاجیا بە هیچ کامیشتانم نەگوت. سەیریکە لێرەوە تا ئێرە نزیکەی 12 جۆر فەهمی جیاواز دروست بوو. وەختێک ئەرک تەوزیع دەکەی وەختە یەک لە ئیشەکانی تەوجیهکردنەوە دەبێت فێرێکی چۆن ئیشەکە بکە ئەتو پێ دوایە گەیشتووە نەگەیشتووە. زۆر مهمە زۆر یعنی زۆر مهمە کابرا بزەبت دەبێت پێی بڵێ مەسەلەن دڕاندنەکە مەقسەدم ئەوەیە 2 سانتیم بدڕێنی بەڵێ لە لای سەری سەرەوەی 2 سانتیمیش لەو ڕوکنەی بەرەو خوار ئینجا لە لای ڕاستیەوە بێ یەڵڵا یعنی بە کۆمەڵک تەئیلکردن بە کۆمەڵک ڕاهێنان بە کۆمەڵک بارهێنان اینجا ئەو ئینسانەوە تێدەگا بزەبت ئەرکەکەی چە و چۆن بزەبت ئەنجام بدە. ئێمە مەسەلەن لە ڕێکخراوین یەکسەر دەین کاکە ئەرچیەوە ئەوەیە دوایە کابرا دێ
سەد کلێری دەکەی کاکە بۆ واد نەکردووە کاکە چۆن واد نەکردو ئەی کاکە تو پێم نەوتوە ڕێنوێنی نەکردووە ینی ڕێنوێنی نەکردووە وەک ئەوەی کە پێویستە بزەبت چۆن ئەنجامی بدە معلومە هەر یەکەی بە زۆرێکی شەکەیان دەکەن ئیشەکە یەک نەمەت دەرناچێت ئەوە لە ناو ئیدارەی ئێمە غایبە بەداخەوە لە غەربا لەوە زۆر پێشکەوت وەکو گوتم ئەو پەنجایە هەر پەنجای دەزانێت چ دەکاوە بە چەند دەیکاوە چۆن دەیکە ئەو مەسئولە لە چی بزەبت ئێمە زۆر کەم تەرخەمی لە و یەکێک لە خاڵە خراپەکانی ئەوە بەڕاستی عەمەلیەی تەغزیە و عەمەلیەی دەورات و خول کەمە بۆ پێگەیاندنمان من لەوە ینی هەر نازانم ینی ئینسان زژی بەخۆی دەستە بەڕاستی لە هەموو ژیانت چوار خولی باش نابینی لە هەموو ژیانت ئەم بای خۆم بە ئەتیباری شوشت بای خۆم تۆزە خوانی عامی لەگەڵ کردووە من خولم دیوە لە وڵاتی ینی با بڵێن لە یابانەوە تا ئەمریکا چووە الحەمدولله ئەوە فەزلی خوای گەورەیە بەس زگت بە خەڵکی ئێرە دەسووتێ زگت بە و لە هەمووشت مەحرومی لە هەمووشت کە تو هەوڵ نەدەی و دەوراتیش نەکەیەوە ئیمکانێتی خۆشی کەمە و ناتوانی وا بکەی بە جۆرەی شەکان تەوزیعکەی بە جۆرەی شەکان خۆڵێنکەی کە وەکەوەی پێویستە ئەنجام بدرێت خاڵی سێم لە بابەتی ڕابەرایەتیکردن ئەوش ئەوەیە کە دروستکردنی قەنەواتی تەواصل وەختێک دەتەوێت تەوجیهکەی تەوجیه بەس بە قسە نابێ تەوجیه بەڕاستی بە تەئثیر دەبێت بە کاریگەری دروستکردن دەبێت ئێمە لە قەنەواتی تەواصلیش بەڕاستی زەعیفین پێغەمبەران عەلا نەبینا عەلەیهیم الصەلاة وەسەلام بە گەورەی خۆیان شەرمیان نەکردووە لە عەجزیان لە بەردەم تەواصل سەیری حەزرەتی موسا کە چەند بە ئەدەبە بەخوای گەورە دەفەرمێ هاڕۆنم لەگەڵ بنێرە بۆ خیتابی نەبووە زمانی مشکلەی بووە پێی شەرم نەبووە دەزانێت ناگا پێویستی بە بەلاغەت و خەتابەتی هاڕۆنە شەرم نییە ئێمە لە بینی خۆمان وەکو ئیدارە و لە بینی ئیدارە و دەرەوەی خۆمان ناتوانین تەواصل دروستکەین زۆر بەکەمی خوا بەخوایەتی خۆی سیر کە باسی پێغەمبەران دەکات سەڵسەلەم دەفەرمێتی ئیلا بلیسانی قەومی بۆی بتوان تەواصل کا لەگەڵیان بۆی تەواصل ئەوە نییە بەس شت بگەێنی تەئسیر دروستکەی تا بگە ئەژنە ناگە هەتا ئێوارە هیچ فایدەی نییە لەو گوێ بۆ گوێ ڕێنوێنیکردن تەوجیهکردن بۆیە تەواصل دروستکەی خوای گەورە نەک بلیسان قەومی دوعاکەی حەزرەتی ئیبراهیم دەفەرمێ وەبعەث فیهم کە خوا جوابی دەداتەوە دەفەرمێ چی وبعث منهم لحضرة إبراهيم دري فيهم خويا لخويا أيش جابي داتو دله إذ بعث منهم جابي إبراهيم داتو ناردن بويان ولا خويا بو قدرة تواصل درست به اما براستي قدرة تواصل بان تواو ضعيفة چه تواصل خطابي به چه تواصل جسدي و جسدي به زور اوي جنابتان همتان دزانن يعني قنواتي تواصل لقل دوروبار بشكي كمي قصية وقصش بجوركانيو يعني بجوركانيو بجور قصة كردي قصة دكي إنجا كما صدا حوتة بيما وانا صدانا ودوسي شتيترن إيماءات وحركات وجستو أو شتاني إما للغة تواصل زور كم ترخمي قدرة تواصل مع لقلب دوروبر كما وبوير زور بيت زور زار أفكار كان مان رنماية كان مان توجيهات كان مان وكو بيست ناقا يتر وكو ما مستعي مان لدي هرواز زين جيشتو تام بيستو ما مستعي طلبه شهاب واردو دار مشكلة للوتيا بفقير ما مستعي
هاي وتأتي بلا أنف، هاي وتأتي أنف، كل وتأتي أنف أو هانا بلا أنف وكو خود هاي أنف شون تواصل دكي تيبجيني شكي خوي شون بك أو زور مهمة أما بيموا لوا أوين خالشي ديكا الريبراتي كردن يا توجيه الرين معي كردن بريتيا لا إداري اختلافات طبيعي بشري يعني زور مهمة شون من إداري مثلا كسيك دكم تند تبعته لعمان كات كسيك ديكا كارجري الرخرة وكما نرمى تبعته توجيه كردن زور جرينجا شون مثلا شون وادكم أيش لقل ما بيت شون وادكم أيش لقل ما بيت زور مهمة أو لغة تواصل أو إدارة اختلافاتنا أسان نين قرص زور هندك زار شيروكي بود سلمين حياتي بشري بيو بند بوا همتان أو شيروكتان بيستوه وي كابراي باشا خون دبيني يقل خون زانا كان دستلاي دل والله واد مرجي همو عزيزانة تبيني مثلا ديكو جه هلي ديكو جه ايش كده سيدرنا تو تمن دريش دبي ولا همو عزانة تمن دريش دبي دري عافرين او ادارة داني او تواصل او لقل ادارة داني اختلافي بشري حالتك زور بوردي دبي اشي لسر بكتبو ادارة متوانا بالروا الى ناروا چونك زور زحمتا لهيت منظميك لهيت اداريك لهيت مؤسسيك كوملك إنسان يك طبيعة لقلت بن كوملك إنسان يك آستي معرفي ورثقافي لقلت بن كوملك إنسان ليك تمن لقلت بن كوملك إنسان ليك رقص لقلت بن قرصة تتعامل اللي منظميك آفرتتيو بياوشتي تتمنتيو قنجشتي خويندوارتي حار خريج كتابانو حشتا خويندواري وانيا مثلا حستا يعني أنواعته شون وادك أوانا همو بيكوا أرشي منظمكي تو بقرنا أستو ولا قلتوا أبرون الري أو إداري اختلافاتي أو بشرية أو براستي زور مهمة وزور زيقد دقري لكاتي بابن بوكبي خالي شوارم لأسوسكاني إدارة أو ساعة الطواء قربانيا تدقل بيش يعني دقل سيدة طاولة مشتي شو على بيشني أظن أو طاولة دكين مش طاولة دكين لكنترول يا لتقييم عندك ناوي لدن كنترول عندك ناوي تقييم كقناعة شعرم إدارية تسنكارك لوجد زور مهمة أيش هو يكميش متابعة كردن لتخطيط الدانا أمان الدانا وقت الدانا لتنظيم هاتي دابشت كرت هركا كانت دياري كرت انزال رين ماي فيرت كرت شون إيشا كاني بكا رات هنا وانيا آمادت كرت تأهيلت كربوي إيشا كاني بكا انزال ديت السر متابعي شون متابعي لك قرآن ليرش زور بقوة وروح حضرتي سليمان مالي لا أرى الهدهد هدهدك ديارني هدهد تيريك حضرة سليمان باشا بر بحر هدهدك ديارني هذا فرمان مالي لا أرى الهدهد هدهد ديارني سيري أو متابعيك انزا متابعي إن شكي انزا محاجزي هاتون دري هاتون نبئي قوميكم بيناي واوا دري أقر راستي كرباشا أقنا واوا بدكم أو متابعة لمرحلة تقييمها زور جرينجا عطو مثلا بردوام متابعينك رجك دابا بري كوائشة ترى احتمالا إنسان لنسيانه توار خوي خواب خواتي خوي نظامي دانا بو يعني اگر بيوستي بونا بو إنسان هم روش بيري بيني ورنگ يك نجل همو جانا بس بو بس روش پین زر نجی بو دانای بوی بیر بیتو کاکا خواه که بی پرستا غیری او نپرستی پیوستی پیوتی او لسر آستی فرد مثلا هفته جارك
جمعی بۆ دانایی بووی ئەو جارە مامۆستا بیرت بێنێتەوە گار خۆشت بەرنجەکە بە بیر نهاتەوە مەسەلەن ساڵێ مانگەک مثلا ڕەمەزانی بۆ هێنایی بۆی بیرت بێتەوە لە عمرت مەسەلەن حەجی بۆ دانێ ینی محەتاتی متابعە و بیرخستنەوە ئەوە بەردەوام دەبێت لەگەڵ ئینسان بێت نەگەوەی وەڵا ئاخری بگەیە سەری وەڵا کوایش نابێت دەبێت یەک لە ئەوەکانت متابعە بێت دوو هەمیشە ئاستی ئەدای کاری ئەندامان لەگەڵ ئامانجەکان دەبێت بەراوردکەی چیان لێ مەطلوب بووە چەندیان کردووە چیان لێ مەطلوب بووە و چەندیان کردووە ئەوەش بۆ خۆی زۆر مهمە جاو نیزامانە ئەگەر بگەڕێەوە قورئان خوای گەورە لە خەڵقی بەشەرا هەمووی دروست کردووە بۆیە کە یەکەم ئیقرا دەڵێ اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق لە عالەمی ئینسانەوە دەست پێ دەکات ئەو زەدوڕا بۆ عالەمی ئافاق و دنیا لە ئینسانە ئەگەر بەس سەیری سناعی قەرارکەی چۆن قەرار دروست دەبێ عینەن منەظەمەیەکە بزڵ وەکو ڕێکخراوێک وایە مەسەلەن ئەداتی تەختیت و ئیستیشعار و تەسەورات دروستکردن و دید و ڕؤیا و ئامانج دروستکردن شوێیە قەلبە خۆی گەورە لە قورئان زۆر بەجوانی باس دەکات وانە ئەم عەلا قولوب ئەقفالها ئەفەلا یەتەدەبەرون القورئان وەنە باسی تەدەبڕ و تەعەقل لەناو عەقلە لەناو قەلبە وای کردووە مەرکەزی بیرکردنەوەی ئینسان عەقل بێ هەر بۆیە کە باسی ئیمان دەکا باسی شوێ دەکا ما وەقەرە فی القەلب وصدقه العمل باسی عەقل نییە هیچ وجودی عەقل نییە وانە باسی قەلبە مەهبەتی ئیمانیش کوێیە هەر قەلبە إلا من أتى الله بقلب سليم کەس باسی کرد ومێدەوارم سەرم نەیەشاند بن ومێدەوارم لانی کەم دوو خاڵمان پێکابێ خاڵێکیان ضرورەتی علمی ئیدارە بۆ ئێمە کە لە ئیشەکی دەستە جەمعی ئیش دەکەین بەبێ علمی ئیدارە ممکن نییە پێش بکەین و گەورەتریش بینی لێ بکەینەوە کە ئێمە جوز ئەچین لە مەشروعێکی حەزاری گەورە ئێمە خۆمان بەڕاستی جوز ئەچین مەشروعێکی گەورەی مسلمانان و ئیمانداری و هیدایەتەیە لەو عالەمی ئیسلامیە کە خوا خۆی ساحێبێتی هەر یەک بە جۆرێک هەزاران جوندی هەیە ئێمە هەر نازانین چن خەڵکێکی هەر لەو گۆڕێسە هە نازانین خەریکی خزمەتی دینی خوایە خەریکی خزمەتی ئەو مەشروعی منتووە بەشدارە ئەمە ئاگاشمان لێک نییە بۆ ئێمە جوز ئەچین عەلەقەل لەو جوزئەی خۆمان دەرک بە گرنگی علمی ئیدارە بکەین بۆ کارەکەمان و لەمە دووە وەکو بڵێ تیشتی زۆرتری بخەینە سەر و ئەحتیماماتی زۆرتری پێ بدەین ئەولەویەتەکەی تۆزێک بینە پێشتر یعنی هەر بەقەد ئەوەی کە ئەحتیمام بە شارەزابوون لە هەندێک علومی شەرعی و ئەوانە دەدەین تۆزێکیش ئەحتیمام بەوە بدەین ئەوە یەک دووش توانی بێتمان دەواازەیەک بەڕووی قورئاندا بکەینەوە بۆ علومە نوێیانە بۆ نیزامە نوێیانە کە بەڕاستی ئەگەر ئینسانی مسلمان تیایدا مەلە بکە بە قوڵی قورئان زۆر ئەنزیمە و نیزامی وای تایە کە دەیان ڕێکخرا و دەگەێنێتە ئاستە هەرە پێشکەوتوەکان ئومێد دەکەم ئەو دوو خاڵەمان پێکابێ و دواوتەم ئەوەیە کە جارێکی دیکە سوپاستان دەکەمە خوای گەورە ئەجر و ثەوابتاندا لەسەر ئەو گرتبوونەوەیە و لەسەر ئەو گوێگرتنە بۆ ساعت و نییە بۆ ئەو قسانە وخوا لە هەمومانی قبولکە وأقول قولي هذا واستغفر الله لي ولكم وسبحان ربك رب العزة عما يصفون والسلام على المرسلين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. السلام عليكم. ئەوە کە پێرانە گەشتین ئەوە لێرە هەڵبەت وەکو گوتم بە کورتیە یعنی حسابی سەعات و نیم کردووە لە 4 پەردا شتێکی کورتم نووسیوە ئەوە خۆتان دەزانن خۆل لانی کەم 3 ڕۆژ دەوێت 3 ڕۆژ بۆ ئەی بتوانانی بە نەمازیز بە عەمەلی بە وەرکشۆپ هەم ڕاهێنانی تیابێ و هەم نەزەری بێ و هەم نقلی مەهارات بێ و بەڵام ما لا يدرك كله لا يترك جله
ینی ئەگەر هەموو ئەومان پێنەکرێ ساعتنیۆکەشە خراپ نییە ئەوە شەر حازرە و ئەگەر دوای کۆپیتان کرد بە هەموو وەکو وتمەوە شتێکی زۆر سادەیە ئەوە نەوێ بڵێ زۆر قوڵم کرد بێتەوە چکە زۆر قوڵتەوە بەڕاستی پێویستی بەوەیە لەگەڵ یەک بین لەگەڵ یەک بین و دەورەی زۆر دوور و درێژتر و ئەوانە لەگەڵێک هەر شتێکە لە خزمەتانانە ئەگە نەتەواو بن لەسەر تابعی کە باست کرد ئەمجارێک لە بووکە چی بووینەوە هادانیش بووین کابرا مدیری شوێنە چی بوو دەگوت سەردەمی سەدامی مدیری ئەو شوێنەی بوومە ئەس دەگوت ئەمە هەموو ڕۆژێ سلێنان کوڕەکەی دیجێڕێت با پێشیار هەموو کەسەکی دەچێت گوت مە باشە تو لۆ دەچی دەگوت خە سەدام بێ یان عقوبەت دەدایان ئەوەم دەکات ئێستا لە ئێستادا ئەو شتانە نما تقریبان کابرا دەرتە مدیرە پشتی لێ دەکاتەوە کەیف خۆی دێ و دەچی ئەزەو دەما قچەک متابعە هەبوو کابرا کە بزانی متابعە هەیە لە ئیشی خۆشی ئەوچی برێ ئەوەش دەبێتن ئێستا ئەو شتانە ئەجا ئەو دەیجێڕا دەگەڵ وەختی خۆی ئەو هەبوون ئێستاش دەگوت هەر کەسەوە بە کەیف خۆی پرسیارەتم هەبوو زۆر جاران دێڕوانی نەکرێت بەرامبەر ئەو کەسێک کە یعنی ئەو کەسانی کە ئیدارەی باش نییە بەلافەن ئیدارەی شوێنە ئیدارەی ئیشە زۆر جارە ئەفێڕوانی نەهەیە کە پێویستە مدیر یاخود ئەو کەسێک کە ئیدارەی ئیشەشی دەکاتن ئایا یعنی مەرجە توندی یاخود مەرج نییە ئەو توندیە ئیزابیاتی زیاترە سلبیاتی زیاترە ئەگەر بەکوتیژی تەوزیحەتی لەسەرەوە باڵ دوو شت هەیە زۆر لێکجیان ئێمە تێکەڵیان دەکەین قسەکە زۆر زۆر بەجێیە حەریص بوون لەسەر ئیش لەگەڵ توند بوون یعنی بەڕاستی حەریص بوون مۆزوعێکە توندبوونیش مۆزوعێکە توندبوون ئەگە باس لە تەبیعەت بێ خراپە ئینسان تەبیعەتی توند بێ زۆر خراپە مەسەڵەن تووڕەبی خراپە هەلە خۆتەوە تووڕە تەعاملکەی خراپە وشک تەعاملکەی خراپە ئەگەر توندی باس لە تەبیعەت بێ خراپە بەس ئەگەر باس لە حرص و ئینصافی حەق و عەدالەت بێ ئەوە توندی نییە ئەوە واجبە یعنی مرونەت لە هەموو شتێکا باش لە هەموو شتێکا باشە بەس نابێت زەرت لە عەدالەت بگەێنێ مەسەلەن ئاسایی نییە مەسەلەن عەدالەت وایە من برایەک 5 پەرداخی پێ هەڵبگرم برایەکە بە هەمان ئەو ساف بەبێ هیچ ئەوەی وەزعێکی تایبەتی هەبێ 1 پەرداخی پێ هەڵبگرم مەسەلەن هەمان سوپاسم بۆ ئەو هەبێ و هەمان سوپاسشم بۆ ئەو هەبێ نابێت هێتووە مەسەلەن سوپاسی ئەو نەکەی بڵێ وڵاوە توندە ئەوە توندی نییە ئەوە حرسە و عەدالەتە بەس گوتم توندی ئەگەر لە تەعاملە لە تەسەڕوفاتایە لە تەبیعەتدایە وڵاوە خراپە ئەجنا ئەگەر توندی باسی جدیەت و حرس و عادلبوون بێ ئەوە ئیش بەبێ ئەوە هەر زەرەر دەکات یعنی لە شوێنێکا قازانج بکەیت لە 10 شوێن زەرەر دەکەیت مەسەلەن ئەو برایی کە 5 پەرداخت هەڵ پێڵگرتووە زۆر زەرورترە بۆ ئیشەکە وەختێک دەستخۆشی لەویش دەکەی بە هەمان مقابلەوەی پێنجەکە ڕاستە دڵێوەت خۆش کرد بەس ئەو برایەت لە دەست دەدەی کە 5 پەرداخی بۆ تۆڵگرتووە بۆیە جدیەت و حرس و عەدالەت مۆزوعێکە توندە تەبیعەتی و وشی لە تەعامل و ئەوەش مۆزوعێکی دیکەیە ڕفق ئەوە مشکلەکە ئەوەی تاڵەموویەکی لە بینایە دەبێ ئەو ئینسانە وا لێ بکەیت سوپاسی ئەویان نەکەی سوپاسی ئەو بکەیت دەبێ واش بکەیت ئەوش پێی ناخۆش نەبێ ئەوە علمی مدارات ئەوەیە ئەگە با وەلو لێرە تۆزەکەم ئیشارە داوە بە مدیر بەڵام وەلو هەر ئەوش بەکەمی فەقەرەکەم داناوە بەڕاستی مدیر چۆن ئیش بکە مدیر ئەوە دەورێتی دەبێ وا بکەیلەوە کە دەستخۆشی لەوە دەکەم 5 پەرداخی کرد هەڵگرتووە ئەو یەکی هەڵگرتووە دەبێت تێبگەێنم ئەو مستحقە ئەتوش دەبواە 5 هەڵگرت باە ئەوە نیە تۆم خۆش ناوێ ئەوە نیە ڕقم لە تووە ئەوە نیە خوانەکە شتێکم لەگەڵ جەنابەتەوێ بەڵام ناکرێ ئەو 5 هەڵگرتووە بۆ بڵێم سوپاس بۆ توش بێم سوپاس یا مکافەکەم بۆ ئەو نووسیوە بێم هەمان مکافاش بۆ تۆ بنووسم
نابێ بۆ ئەو حرسە ضرورە ذقەرنەین ئەوکەی جوانە قاعیدەکە لە ذقەرنەین دەربێنە زۆر بە جوانیە دەرێ ئەگەر وای کرد ئەوە پاداش دەدرێت ئەگەر وای نەکرد ئەوە جگەلەوەی ئەمن لێرە هەندێک کوتەشی لێدەم توش لەو دینا بەخۆچی لێ دەکەی لێکە ئەوە ئەو عەدالەتە ئەو جدیەتە ئەو حرسە ضرورەوە ئینکان نایە توندی بێت لەگەڵ هەموو ئەوانەش هەمیشە هامشێکەیە هەموو جار کە دەڵێم بگەڕێنەوە بۆ قورئان زۆر عەجیبە جارێکیان مامۆستایەک زۆر جوان لەو ئایەتە وەردبووە گوتی خوای گەورە دەفەرمێ ئین الله یەأمر بالعدل والإحسان وەرن با تەفسیر کەین بزانین بۆ يعني عدل واضحة عدل يعني مصدري حقوق وواجبات وانيا مثلا اتوبا من دەڵێ کاکە بەیانی ساعات 8 تا 2 ئیشم بۆ بکە هەتا 4 ئیشم بۆ بکە 30,000 دینار دەدەمێ کرێکاری وانیە إن الله يأمر بالعدل بنسبة من ككريكارم إيش كردن من لهشت هتا 4 بنسبة أيش عدلك تشيا 30,000 كم داتي ساعات 4 بلها أو 30,000 أو عدلة مصدر عدلة حق واجب حق الصاحب يشكى بسر من إيشا حقي منش بسر أو باري واجبي من بو أو إيشا واجبي إيش باري بو من أو عدلة إيه أي إحسانك تشيا هو أمر دكا تفرمي إن الله يأمر بالعدل أو عدلك أو زاني ما أي إحسان كلمة زيادة نية القرآن هم فلسفة وحكمتها إحسان أو جناب الدليها زيادة لطفي يعني ذكر مثلا حقك حق أو عمله وقاعدة أو بازارها ميواه إيشم بودكي هشتا سوار وانيا بلام كابراد ساعات سيد صرتش زوزو ضروري هي إحسان أو عدل أو مثلا بين 25,000 دەمێ ساعتك تيجي نكشتو أجر سيكا توزيع كي ساعتي 5,000 بركي بابلا افترازا هاتو ساعتك تيجي 25 دەمێ أو عدلك بس خواهي قولي لي هذا فرمينا قاعدة كتيك مدى أو سيكي بدأ بقى يعني إحسان به زيادة لطفي بمرزك زرر ندى على اشتيكا نيا من كريكا ركم تاو ساعت سوار إيشم تاو دبي بس هاي أكذب لتمنتو ما دوخا كنازة يعني بهاي أونيس بي كابرا كريكارش كيبو بينتوا يعني رنقة دقيقة إشي زيادة بيه تا من سوار حق خوما ده صار قرن تا عادل إن الله يأمر بالعدل تا قناع بارني مصدري حق واجب تا من سوار ده صار قرن والله ده دقة علماء ظلين أو إحسان لطال عدل لا إحسانش ضرورة بلام هر عدل أو لا يأمر بالعدل باشان إحسانه عفوا أستاذ تدواني يعني زور دارات كأتو إحسان برامبر كدك استغلال دكا قد دبي بزاني تسوني بكار ديني دبي بزاني لقل شيء بكار ديني ايش دبي بالقدر به وانيا دبي بالقدر به مثلا قدري بيتسونا تقديري بيتسونا هم كاتنا بو هم كسنا لا مش وينا بس إذا نابش تخش بخدا